ئەو کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵین لە چاڵەکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن شەوانی شەممە ئێمە هەر جارەی لەسەر تەوەرێک کەسێک کەسایەتیەک داوەت دەکەین بۆ ئەوەی باسی ئەو بابەت و ئەو تەوەرە بکە، پاشان دەرگای گفتوگۆ دەکەنەوە بۆ ئەوەی ئێوەی بەڕێزش بتوانن بە سەرنج و پرسیارەکانتان بابەتەکە دەوڵەمەندتر بکەن. ئەکادیمیای مێگامایند پلس لە سێ تەوەر چاڵاکیەکانی خۆی چڕ کردوتەوە، ئەوانیش پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکارین. بۆ ئەم شەو بابەتێکی زۆر گرنگ دەخینە بەرباس، ئەویش وەرگێڕانە، بە تایبەتتر وەرگێڕانی پێچەوانە، واتە لە زمانی کوردی بۆ ئینگلیزی بۆ نمونە. بۆ بابەتەش کەسی شایستە و گونجاو بۆ بابەتە بەڕاستی پێمان وابوو دکتۆر گۆران سەباح غەفورە کە ئێستا بە کورتی دەیناسێنم، دوای باسێکی کورتی ڕێوشوێنەکانی وێبینارەکە دەکەیت، پاشان دەست پێ دەکەیت. گۆران سەباح خەڵکی هەولێرە، نووسەر و ڕەخنەگر و وەرگێڕە. 4 ڕۆمانی تا ئێستا بڵاو کراوەتەوە: مرۆڤی هەرزان، دووی سوور، ترس و ڕق لەگەڵ شاخوێنبەری سەرکردە. 30 کتێبی لە ئینگلیزی وەرگێڕایە لە بۆ زمانی کوردی و 6 ڕۆمانیشی لە کوردیەوە کردیتە ئینگلیزی. ماستەر و دکتۆرای هەیە لە بواری ڕۆژنامەوانی لە ئەمریکا، خوێندنەکەی تەواو کردووە. ماوەی 5 ساڵیش مامۆستا بووە لە زانکۆی کانزس لە ئەمریکا. کتێبێکی ڕەخنەییشی هەیە بە ناوی چۆن ڕەخنە لە ڕۆمان بگرین، هەروە کتێبێکی تر بە ناوی چۆن ڕۆمان دەنووسرێ. هەروە دکتۆر گۆران کەسێکی چالاکە لە بواری نووسینی کورتە چیرۆک، نووسینی ڕەخنە، هەروەها لە وەرگێڕانیش ئێمە لە مێژە ئاگاداری کار و چاڵەکیەکانین، دەستخۆشیشی لە دەکەین. ئینشاڵڵا لە داهاتووشدا هەڵەمی هەروە بە بڕشت و بەرهەمەکانی ناوازە دەبن. دوایین ڕۆمان کە بەڕاستی مرۆڤی هەرزان یەکێکە لە تازەکارەکان یان تازەکاری و نوێکاری لە دنیای ڕۆمانی کوردی، بە تایبەتی ڕۆمانی خەیاڵی زانستی، کە پێم وایە بازێکی گەورە و باشە. ئەمڕۆ زیاتر تەرکیز لەسەر بواری وەرگێڕان دەکەینەوە، بە تایبەتیش وەرگێڕانی پێچەوانە، بەڵام بە دڵنیاییەوە کە باسی وەرگێڕانی پێچەوانە دەکەی دەبێت بۆ سەرەتا باسی وەرگێڕان و هەندێک خەسڵەتەکانی و هەندێک پێداویستیەکانی بکەی، ئینجا پێ سەرەوە بابەتەی دوایش باز لە هەندێک پرۆژە دەکەن کە پێشتر هەوڵی بۆ دراوە سەرکەوتوو نەبووە، دەکرێت لە داهاتوودا کاری زیاتری لەسەر بکرێت. وەک دەزانن وێبینارەکانی ئەکادیمیا ماوەکەی 90 خولەکە، عادەتەن نیوەی کاتەکە بۆ کەسی پێشکەشکار تەرخان دەکرێت بۆ ئەوی بابەتەکەی بخاتە ڕوو. ئەوەی دەمێنێتەوە کاتەکە هەمووی بۆ سەرنج و تێبینی و پرسیار و وەڵامەکان تەرخان دەکەین. بە شێ شێوە دەتوانن ئێوە بەشدار بن. یەک لەو زوومە لە چات بۆکسەکە دەتوانن پرسیارەکانتان بنووسن، ئێمە ئاراستەی بکەین، یان دەتوانێت لە کۆتایی دەستت بەرزکەوە ئەمن پرسیارەکان با بڵێن ڕێگەتان دەدەین بۆ ئەوەی خۆتان پرسیار بکەن. دوای ئەوەش لە فەیسبووکیش بە هەمان شێوە بابەتەکە بە زیندی دەگوازرێتەوە. لەوێش ئەگەر کەسێک نەیتوانی لە زووم لەگەڵمان بێت، دەتوانێت لە پیجی سوشەل میدیا و بە تایبەتی فەیسبووکی ئەکادیمیای مێگامایند پلس بە کۆمنت پرسیارەکانتان یان سەرنجەکانتان بخەنە ڕوو، تاکو بتوانین ئەوانش ئاراستەی دکتۆر گۆرانی بکەین. ئەکادیمیای مێگامایند لە چەند بوارێکیش دەکا وەکو گوتمان، بەڵام جگە لەوانە کاری پێداچوونەوەی زمانەوانی، کاری راپۆرتی پلەیجەریزم بۆ توێژینەوەکان، هەروەها وەرگێڕانیش ئەنجام دەدا. تا ئێستا چەندین کتێبیشی وەکو بەرهەم خستۆتە بازار. کتێبەکانی
333 وانە بە زمانی ئینگلیزی و کوردی، هەروەها 365 ڕۆژ بە بەهێزی بمێنەوە وەرجێڕانە. فەرهەنگی ئەلکترۆنی زار کە فەرهەنگی چی ئەلکترۆنی بە خۆڕاییە، ئینگلیزی کوردیە لە ئێستادا و لە داهاتوودا ڕۆژەی گەورەترمان بۆی هەیە. هەروەها بەشێک و پێداویستیەکان کتێبی پۆلەکەت بەرەواش بکەوە. هەروەها دوایین 2 کتێبیش کە 2000 ڕێنوێنی بۆ بۆ وانەوتنەوە و 100 ڕێنوێنی بۆ مامۆستایان کە ئەو سێی بۆ دوایە لە دەستگای فام بڵاو کراوەتەوە. بەڵام وەکو بەرهەمی ئەکادمیای مێگامایند پڵەس و پێداچنەوە و بەراوێز نووسینی ئەکادمیا بووە. جگەلەوە هەندێک خول هەیە کە ئێمە خولەکان بەڕێوە دەبێن. خولەکانی ئێمە خولی تایبەتمەند و گروپی بچوک بچووکن. خولی ئامادەکاری ئایلتس بە ڕوبەڕوو هەندێک جار دەیکەینەوە، هەندێک تا ئێستا 5 تا 6 خولی جۆراوجۆر کراوەتەوە لە بوارە. هەروە خولی نووسینی داهێنەرانە کە لەلایەن دکتۆر گۆرانەوە بەڕێوە چوو. خولی منداڵانمان هەبوو کە بۆ زیادکردنی تەرکیز و بۆ خوێندنەوەی چالاک بوو. لە داهاتووشدا چەند خولێکی تر لە بواری وەرجێڕان و لە بواری نووسین، هەروەها ئەنجامدانی توێژینەوەی زانستیش لە بەرنامەماندایە. لەم زوانە ڕەنگە هەندێکیان ڕابگەێنین. ئێمە نامانەوێت خولەکان زۆر گەورە و قەڵەباڵغ بن، گروپی بچوک بچوک تاکو بتوانن زۆرترین سوود وەربگرن لەوە. هەروە خولێکیشمان بە ئۆنلاین بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی کە 6 ڕۆژ بوو بەڕێوە برد. ڕەنگە لە داهاتوێکی نزیک ئەو خولەش دووبارە بکرێتەوە. کۆتان دەزانن وەرجێڕان بەڕاستی کارێکی هەندە ئاسان نییە کە هەر کەسێک زمان بزانێ بتوانێ وەرجێڕێکی باشی لێ دەربچێ، چونکە وەرجێڕان زۆر زیاترە لە زمان زانین جگەلەوەی بەهرەیەەکە، بەڵام دەبێت بەلایانی کەم شارەزای دوو کللتوری زمانی سەرچاو و زمانی مەبەستیش بین تێیدا. ببوورن ئەگەر هەندێک درێژەم پێدا، بەڵام تۆرگۆران وەبزانم لەسەر خەت نەمایە، تەسەوڕ دەکەم کارەبای بڕاوی لەبەرەوە هەندێکی تر قسە دەکەین تا ئەو دێتەوە. بەس هەر لە بواری وەرجێڕان لە بواری بابەتەکەی ئەمڕۆ قسە بکەین. وەرجێڕان وەکو گوتمان کارێکی ئاسان نییە، گرفتی زۆرە، ڕەنگە بە هەڵەت لێکدانەوەشی بۆ کرابێ. هەندێک کەس پێی وایە ئەو کەسی زمان بزانێ دەتوانێت وەرجێڕێکی باش بێ، بەڵام ئەویان هەرگیز ڕاست نییە، چکە گوتمان زمان زانین بەشێکە لە پێداویستیەکانی ئەنجامدانی وەرجێڕانی باش. بە شەهرە گرنگەکەی سەلیقەی ئەو کەسە، شارەزایی ئەو کەسە لەو دوو زمان و لەو دوو کللتورە، نەک لە یەکێکیان زۆر زۆر باشوی لە یەکێکیان مام ناوەند بێ یان وەسەطی. ئەوە بە وەرجێڕان لە زمانێکی سەرچاوە بۆ زمانی مەبەست ڕەنگە تا ڕادەیەک بۆ نمونە تۆ کوردی ئەگەر وەرجێڕان لە ئینگلیزیەوە بکەی بۆ کوردی تا ڕادەیەک ئاسانتر بێ بە بەراوردەوەی کە بە پێچەوانەوە تەرجەمەی بکەیت، چونکە وەکو دەزانین کللتورەکان زۆر گرێدراوی زمانەکانن، بۆیە بۆ وەرجێڕی باش پێویستە لە هەردوو کللتورەکە و فەرهەنگەکە شارەزابێت. دکتۆر گۆران بەخێر بێەوە. ئێستا دەتوانی مایکەکەت بکەیەوە و بکەی، بەس ئەمن نەتوم ناساند و هەندێک لەسەر بابەتەکەش بە پشتی بە کورتی قسەمان کرد لەگەڵ بەرهەمەکانی ئەکادمیا. ئێستا سەعات 9 دقەیە لە لای من، توش لای خۆت وەختی بگرەوە. ئەگەر لەو 45 دقە قسە بکەی باشە، ئەوی تر با بۆ پرسیار و سەرنج و وەڵامەکان بێت. زۆر دەتوانین دەست پێ بکەین. ئەمن سکرینی خۆم شێر بکەم یانیش ئەگەر دەتوانی ئەمەمان ئەمان نییە، ئەمە شێرمان کردێت لای خۆمان، بەڵام ئەگەرە تو بۆ تووچیان ئاسانترە تو داوای ئەوەت کرد لەبەرەوە نادەتوانی شێری بکەی. زۆر باشە. مامۆستا شەماڵ بە ئەمەی خۆمان لا بدەین، زۆر گۆران بەخۆی شێری بکە ئەگەر پێویست بوو بەزبی کە کۆهۆست. زۆر باشە.
ئێستا تو کۆهۆستی دەتوانانی سکرین شێر بکەی ئەو سەهمە کەسکەکەی ناوەندێ بنەوەی شاشەی دیارە مثلا سکرین شێر سکرین پاوەرپۆینتەکەت بکەوە ئەو جاوی دابگرە زۆر باشە ئێستا هەیە دەتوانێت بیکە فول سکرین ئەوەی خوارێت داگرە و بەس ئەوێنرێت تا بەڕێزان ئەو کاتتان باش زۆر سپاس بۆ دکتۆر هیمداد هەروەها سپاس بۆ ئەکادیمیای مێگامایند پلس بۆ ڕێخستنی ئەو وەبینارە بەرهەمدار و پڕبایخانە لەوەتەی دەستیان پێکردیە من بە پێی توانە بەشدار بوومە لە وەبینارەکان هەمویان زۆر زۆر بەسوودن زۆر سپاسان دەکەم کە دەرفەتاندا بە من بێم باسی وەرگێڕانی پێچوانە بکەم هەروە سوپاسی هەموو بەشداربوانیش دەکەم کە کاتی خۆیان لە شتی دیکە گرتیتەوە داتیان ئەو وەبینارە زۆر بەخێر بێن بەڕێزان دەست پێ دەکەین یەکسەر دەچێنە ناو بابەتەکە پوختەی ئەو ڕۆمان باسی ئەو بابەتە سەرچیانە دەکەین قەدری وەرگێڕانی پێچەوانە هەوڵەکانی وەرگێڕانی پێچەوانە چ پرۆژەیەک ئێستا هەیە لە هەرێمی کوردستان چەند هەوڵ دراون و سەرنەگرتنی ئەو هەوڵانە بۆ تا ئێستا ئێمە کارانین لە وەرگێڕانی پێچەوانە ئەو کێشانی دێنە بەردەم وەرگێڕ وەکو بەشێک لە کێشەکان و دوای ئەوەش هەندێک پێشنیار و پێشنیار دەکەین چ بکەین باشە بێگومان بابەتەکە زۆر دەوڵەمەند دەبێت بە پرسیار و گفتوگۆ و کۆمنتی جەنابتانیش ئەم بابەتە زۆر زۆر قسە هەڵدەگرێت بەڵام بەبێ وەبینارێکی ئەوهادا هەر دەتوانین ئاماژە بە چەند لایەنێکی بکەین قەدری وەرگێڕانی پێچەوانە لەلای من سلایدەکان ناگۆڕێت دکتۆر گۆران نازانم بزانم هەر سلایدی یەکەمە هەر یەکەمە لای من دەگۆڕێ دەکەواتە دەکەینەوە ئەوەی خۆتان دکتۆر هەمن لۆی دەترسام دەمگۆ نەوەک ئێستا ناگۆڕێتن بەزەگەرە تو بیکێ فول سکرینەکە ئێستا لای تو فول سکرینە لایمە فول سکرین نییە یەک دەقەکە دەزانم پێشەکە چ یەک دەکەم هەر ئەوەی خوارێ داگری ئەوێ نەخێر لایمە هەر خۆیتی بەڵێ مامۆستا شەماڵ فەرموو مامۆستا شەماڵ بەرپرسی ئایتی ئەکادمیایە فەرموو دکتۆر گۆران لەگەری گەۆرەگەر تەنها بەس پێشەوەی شێر ستۆپ بکەیت کە شێر دەکەیەوە سکرین هەڵبژێرە لە بری پاوەرپۆینت چێشەکە چارەسەر دەبیت ئەو کات ئێستا باشە ئێستا هەیە بەس بزانە دەگۆڕێگە کلیککەی ئێستا تەواو ئێستا ئەوە زۆر باشە ئەوە پوختەکەی کە باست کرد چ بکەین باشە زۆر باشە فەرم بەردەوام باشە قەدری وەرگێڕانی پێچەوانە وەرگێڕانی پێچەوانە لێرە کوردی بۆ ئینگلیزی وەکو نمونە باز دەکەین تەمان بۆ زمانەکانی دیکەش هەیە بۆ عەرەبی بۆ فارسی بۆ تورکی بۆ زمانە ئەوروپیەکان بەڵام لێرە مەبەستمان زیاتر زمانی ئینگلیزیە و دەشکرێت لە کاتی گفتوگۆ بپەڕینەوە زمانەکانی تریش چونکە ئەوانجە گرنگی خۆیان هەیە بەڕاستی وەرگێڕانی پێچەوانە ئەو شتانی کە ئێمە هەمانە وەکو کولتور و فەرهەنگ و وەکو ئەدەب وەکو مێژوو هەتا وەکو موزیکمان هونەرمان ئەوانە ئەگەر ئێمە هەوڵ بدەین بیان گۆڕین بۆ سەر زمانەکانی تر قەدرەکەی گرنگیەکەی بایەخەکەی بەڕێی من وەکو ئاسایشی نەتەوەیی وایە وەکو ئاسایشی خۆراک یعنی ئەگەر تەمەشای نەتەوەکانی دنیا بکەین بەقەدەر ئاسایشی نەتەوەیی بەقەدەر ئاسایشی خۆراک یعنی ئەوان گرنگی بە وەرگێڕانی پێچەوانە دەن لە زمانی خۆیان بۆ زمانەکانی دیکە لە زمانی خۆیان بۆ نمونە بۆ ئینگلیزی ئەوروپیەکان بۆ ئینگلیزی بۆ نمونە ئەو لینکە لێرە دامناوە every story matters ئەوە یەکێتی ئەوروپا ئەو لینکەی هەیە
من حەدەدات بۆ ئەوانەی کە شتێک لە زمانی ئەوروپی وەردەژێرنە سەر زمانەکانی تر. ئێستا لە دەنیمارک بۆ نمونە لە کۆپنهاگن پرۆژەیان هەیە بۆ ئەوە، بودجە هەیە. لە فەڕەنسا سنتەری گەورە هەیە و بودجە هەیە بۆ ئەوە. دوور نەڕۆینال دراوسەی خۆمانش ئێران و تورکیا و وڵاتانی عەرەبیش ئەم پرۆژانیان هەیە بۆ وەرگێڕانی بەرهەمی خۆیان بۆ دنیا. بۆ وا دەکەن بۆ ئەوەندە گرنگی بە وەرگێڕانی پێچەوانە دەن، یعنی جۆرێکە لە لۆبیکردن، جۆرێکە لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ گەلانی تر، لەگەڵ خوێنەرانی تر، لەگەڵ چینی ڕۆشنبیرانی تر. ئەلێ ئیسرائیلم بە نمونە نووسیا، ئەم زۆر جار لە کۆڕەکان دووبارە دەکەمەوە کە بەڕاستی ئیسرائیل هەم وەکو دەوڵەتش هەم وەکو پێگەی خۆیان لە دنیا زۆر سوودیان لە زۆر شت وەرگرتووە. بۆ نمونە لە ڕووی چاپەمەنی و چاپکردن و کتێب نووسین و هەروەها تەرجەمەکردنی ئەدەب و فەرهەنگی خۆیان بۆ دنیا و کاریگەریشیان هەیە لەسەر هەم ئەو شتانێک کە بڵاو دەبنەوە لە دنیا. ئەگەر بێت تەمەشا بکەین بۆ نمونە ئەگەر ئەدەب وەرگرین تەمەشا دەکەین گەورە نووسەرانی دنیا ئەگەر هەر هیچ نەبێت لە ڕۆمانێک، هەر هیچ نەبێت بەیەک هێڵ بەیەک ڕستە باسی هۆڵۆکۆست دەکەن. مەسەڵەن ئەو لۆبیکردنە، دروستکردنی پەیوەندیە، دروستکردنی کاریگەریەتی خۆیانە، هەژمونی خۆیان لەسەر دنیا. تەنانەت ئەوە پڕیوەتەوە ناو هەتا کلیپەکان، زۆر کلیپەیە تەماشا دەکەی خزمەتی پرسی ئیسرائیلی دەکات و فیلم هەیە خزمەتی پرسی ئیسرائیلی دەکات و لە ڕووی وەرگێڕان و لە ڕووی چاپەمەنی و چاپکردنی کتێب لەسەر پرسی خۆیان بۆ سەر زمانەکانی دنیا زۆر گرنگیان بۆ حاڵەتەدا. من ئەو ماوەیە کە لە ئەمریکا بووم پێم سەیر بوو کابرایەکی گواتیمالە دەزانی ئیسرائیل چیە و قەزەکەی چییە، بەس نازانی کورد چییە کە ژمارەمان زۆر لەوان زیاتریشە. ئەو لەبەر ئەوەیە کە فەرهەنگی ئیسرائیلی بە زمانی ئیسپانیان لاتین ئەمریکا گەیشتە گواتیمالە، گەیشتە ئەکوادۆر مەسەڵەن. ئەوەی دیکە ئاوا هومام نووسیا، ئاوا هوما ڕۆمان نووسێکە کوردی ئێرانە لە کەنەدیە، ئێستا لە ئەمریکادا دەنیشیت. ئەو ڕۆمانێک کە بۆ دوایەی بڵاو کردەوە بە ئینگلیزی، کچانی دووکەڵ و ئاگر، من لە وتارێک ئاماژەم بەوەدا کە بەقەدەر 30 ساڵی ڕابردوو خزمەتی قەزیەی کوردی کردی ئەو ڕۆمانە، چونکە بەڕاستی لە دنیا دەنگێکی باشی دایەوە. خوێنەرانێکی یەکجار زۆری ئینگلیزی زمان ئەم ڕۆمانە خوێندەوە شتی لەسەر نووسرا و زۆر مقابلەکرا. ڕۆمانەکە باسی قەزیەی کوردی بەڕاستی ڕاستە لە ئێرانە، بەڵام هەندێک قەزیەی کوردی هەر قەزیەی کوردی لە هەر چاپارچی کوردیشتە. بۆیە زۆر زۆر گرینگە ئەگەر ئەمە ئێستاش دەست پێ بکەین بە وەرگێڕانی پێچەوانە. حاڵەشی دیکە لە ئەگەر باسی قەدر و بایەخی وەرگێڕانی پێچەوانە بکەین وجودە، وجودی نەتەوەکەت لە گۆڕەپانەکە لە ساحەکە. جا تو بۆ نمونە ئەگەر ئەدەب وەرگێڕی وجودی تۆ کورد لە گۆڕەپانی ئەدەبی دنیاە چی؟ ئافرەتێکە و بە ناوی ئان مۆرگن لە 2012 هەڵمەتێکی کرد بەوەی لە هەر نەتەوەیەک لە دنیا کتێبێک بخوێنێتەوە، جا ڕۆمان بیان شعر بێ هەرچی بێت شتێکی ئەو نەتەوانە بخوێنێت. دەستی پێکرد بە دنیا کە من زانیم درەنگ زانیم بەڕاستی زوو پەیوەندیم پێوە کرد، ئیمێلەکم بۆ نارد چونکە ئەوەی هەبوو بلۆگێکی هەبوو لە بلۆگەکە هەر جارۆکە کتێبەشی دەخوێندەوە لێن دەرباسی کتێبەکەی دەکرد و بە کورتیش باسی نەتەوەکەی دەکرد. ئەو کاتی کە ئەم خوێنمەوەم زانی باسی کوردی نەکردیە، ئیمێلەکم بۆ نارد، گوتم ئان ئێمەش وەکو کوردستان هەمانە، کوردستانی عێراق بۆ هیچ نەتەوەی کوردەوەها گەورەیەوە لەک باسی کوردم کرد. گوتی با خوێندیتمەوە داشم نایە
زۆرم پێخۆش بوو کە پیاوە بێجامە شینەکەی مامۆستا جەلال بەرزنجی خوێند بۆ کە لە کەنەدادا دەنیشی بۆ ئاخیرانە زۆر خەڵاتی وەگرت مامۆستا جەلال بەرزنجی. ئەمە کاریگەری خۆی هەبوو بەڕاستی زۆرم پێخۆش بوو کە ئەو کتابەی دیت بووە، بەڵام لێم پرسی بۆ ئیلا ئەوە گوتی هەر ئەوم بەدەست کرد بە ئینگلیزی. یعنی ئەو کاتی دیسان تووشی کۆمەڵێک بیرکردنەوە بووم ئەمە گوتم بزانە یانی لەو هەموو ڕۆمان و لەو هەموو کولتور و فەرهەنگی ئێمە ئەو ئافرەتە گەڕاوە یەکشتی بەدەست کەوتووە. جا بەڕاستی گرنگە ئێمە هەر چەندی ئیش بکەین لەو بوارە هەر قەدری تاوا نابێت. بەرزکردنەوەی ئاستی زمان و ئەدەبی کوردی ئەگەر تەمەشای وڵاتێکی وەکو فەڕەنسا بکەی زمانی فەڕەنسی بەخۆی زمانێکی باڵایە، بەڵام تا ئێستاش ئیش لەسەر دەکات. فارسی تا ئێستا ئیش لەسەر زمانی خۆیان دەکەن بەوەی کە تۆ دەی کولتور و فەرهەنگ و ئەدەبی خۆت تەرجەمەی زمانەکانی تر دەکەی بە شێوازێک وا لە نووسەرانی خۆت دەکەیت کە لەو ئاسەدا بن بتوانن کارەکانی تەرجەمە بکرێت بۆ سەر زمانەکانی دیکە کە خوێنەرانی غەیری کوردی شتیان بگەن. یعنی جۆرێکە لە پاڵپەیوەنان یان دەتوانم بڵێم ناچارکردنی نووسەرانمان کە بە زمانێکی باڵا بنووسن بۆ ئەوی ڕووی ئەوەی هەبێ یان ئاستی ئەوەی هەبێ کە وەربژێردرێتە سەر زمانانی دیکە، یان ئەگەر وەریش جێردرا خوێنەری بیانی خوێنەری جیهانی تامی لێ بکە یان خۆی تێدا ببینێتەوە. زۆر جار ئەمە تووشی ئەو مشکلەیە دەبین. ڕۆمانێک تەرجەمەی بۆ نمونە زمانانی تر دەکرێت ئینگلیزی یان مەسەڵەن ئەڵمانی، تەماشا دەکەی لە زمانە بیانیەکە ئەگەر مقارنەیەکی بکەیت هەر ناناسرێتەوە. ئەوە بۆ چونکە ئاستی زمانەکەمان لەو ئاسەدانیە تا بتوانین ئێمە ئەدەبی خۆمان یان کولتوری خۆمان یان هونەری خۆمان بە دنیا بە ئاستێکی ستاندارد بە زمانێکی ستاندارد بناسن. ئەو ئەزموونی فولبرایت دکتۆر گۆران دەنگت نەما. دەنگ نەما لای من ئەمزام لای بەڕێزانیش نەمایە. دکتۆر گۆران پێشێنێ دێتەوە. فولبرایت بەرنامەجێکی زەمالەی ئەمریکیە کە زیاتر لە بۆ خوێندن تایبەتیش بە گەنجان حکوومەتی ئەمریکی سەرپەرشتی دەکا. فولبرایت مامۆستا شەماڵ وەزام دەبێ ئەمە سکرینەکە شێرکەن کێشەی کارەبا هەیە جارە بە مۆبایلی دێتەوە دکتۆر گۆران. فولبرایت بەرنامەجێکی زەمالەیە ساڵانە چەندین کەس لە هەموو وڵاتانی دنیا هەڵدەبژێردرێن، بەڵام بەرنامەجێکی بەڕاستی پێشبڕکێی زۆر تێدایە. ئەوەی هەڵبژێردێ دەبێت لە ئاستێکی زۆر باشدا بێ هەم لە ڕووی زمان هەم لە ڕووی بابەتەوە. دکتۆر گۆران خۆی هەڵگری ئەو زەمالەیە زەمالەی وەرگرتووە لە ئەمریکا خوێندیوێتی لەسەر ئەو پرۆگرامە. تا دێتەوە بزانین کاک شەماڵ ئەمام شەماڵ ئەتو دەتوانی سکرینەکەی شێر بکەی لەگەڵمە. باسی فولبرایت دەکا ئەوانەی کە لە کوردستان و لە عێراقیش سوودمەند بوون لە زەمالەی فولبرایت عادەتیان سنووردارە، هەرچەندە ساڵانە زۆر دەبێت چەندین لقی لێ دەبێتەوە فولبرایتیش، بەڵام ئەوەی کە بۆ خوێندنە ئەوەی دکتۆر گۆران و مەجموعەیەکی ترن هەن کە دیارن لە زانکۆکان ئەوانە سوودمەند بوون تێدا. تا
دکتۆر گۆران بەخێر بێەوە فەرموو هەر باسی زەمالەی فول برایتم کردە من مایکەکەت بکەوە مایکت داخراوە مایکەکەت داخرایە بیکەوە مایکەکەت بکەوە و دەست پێ بکە ئەمن بەس باسی زەمالەی فول برایتم کرد لەوێ ڕاوەستا زۆر باشە ببورن زەما دیسان کارەبا برایەوە بەس ئەو بە داخل بوومەوە کێشەمان نیە زۆر باشە کە تازە چوبوومە ئەمریکا لە 2010 خربوونەوەیان کرد لە بۆ هەموو ئەو فوبرایتەرانەی دنیا کە لێ بوون لە زانکۆی کانزەس ئەمنیش چوون بەشدار بووم هەر کەسۆ خۆی دەناساند لەوێ یەکەم جار وا ڕێکەوت کە کچێکی خەڵکی وڵاتی چین لەوێ بوو چینیەک خۆی ناساند و ئەوانە لە کۆتاییدا گوتی ئەم من دوو کتابم تەرجەمە کردێ دوو کتابی دوو نووسەری خۆیانی گۆ بۆ ئینگلیزی کاکە بووە هەڵایەک یەک چەپڵی لێدان و ئەوانە یعنی زۆر پێیان مهم بوو خۆی بەڕاستی مهمیشە ینی بەڵام غێر متوقع بوو هەموو دانیشتوان کە کچێک لە چین هاتی و دوو کتابی تەرجەمە کراوی هەیە و ئەوانە زۆر گرنگ بوو ئەمیش زۆرم پێخۆش چکە من ئەو کاتی 20 کتابم تەرجەمە کرد خۆم خۆش کرد بوو دەی هاتە سڕێ من ئەمە تقریبن ئەوە 15 من کەس بووم ئەمیش کە خۆم ناسان دوای گوتم ئەمیش وچی ئەو کتە چینی ئەمیش 20 کتابم تەرجەمە کردی نەگدو ئیمنیان بە نوکتەوە گرت لۆ چووکە 20 کتاب گەلک زۆر بوو یعنی پێیان باوەڕ نەکردم وەکو نوکتە وان زانی ئەمن لەسەر قسەکەی ئەو نوکتە دەکەم زۆرژی حراز بووم بەڕاستی گوتنا ئەمن بەجددیمە دوای ئەوان حراز بوونەوە گوتیان کوب کاتت هەبوو 20 کتاب تەرجەمە بکە ئەدی لۆ کەس نادناسی ناوت نییە ئەوانەی کرد دنیای 20 کتاب تەرجەمە دەکەن واوە یعنی بزانە ئێمە لە چێن و ئەوان لە چێن لە ڕووی وەرجێڕانەوە حوڵی تاک هەبووە بەڵام بەڕاستی بڕ ناکات یعنی هەندێک جاران دەرێم سنوورەکە نابڕێت ینی سنووری شارێک نابڕێت مەسەن تۆ وەرجێڕی ڕەنگە خەڵکی سلێمانی نەتناسی یان دووهۆک نەتناسی چجای ئەوەی کە یەکێکی عەرەب یان فارسێک یان تورکیان وڵاتانی ئەوروپا ئەویش بەگشتی لەبەر ئەوەیە کە ئێمە قەدری وەرجێڕان نازانین جات پێچەوانە بێت چ ئەوەی تریش بێت بەڕاستی کاتی ئەوە هاتووە بۆی ئەم وەبینارم زۆر پێ گرنگە کە وەبیناری تریشی بەدوادا بێت لەسەر وەرجێڕانی پێچەوانە سلایتێکی دیکە ئەگەر زەحمەت نەبێت دکتۆر کاک شەماڵ هەوڵەکانی وەرجێڕانی پێچەوانە بێگومان بەڕێزان ئەوانەی کە ئەم باسی دەکەم لە ئەزمموی خۆمەوەیە بێگومان ئێستا ئێوەش هەمووتان ڕێی خۆتان هەیە لەسەر قەدری وەرجێڕانی پێچەوانە حەز دەکەم لە کاتی گفتوگۆ پرسیارکردن هەر شتێکتان هەبوو هەڵی بگرن بۆ ئەو کاتی ئێوەش بابەتەکە دەوڵەمەند بکەن هەوڵەکانی وەرجێڕانی پێچەوانە تا ئێستا چ پرۆژێک هەیە لێرە لە هەرێمی کوردستان بەم دوایانە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی ڕاگەیاند پرۆژەی وەرجێڕانی شاکارەکانی کورد شاکارە کوردیەکان بۆ زمانە بیانیەکان من ئەوە بە هەواڵێکی زۆر کورد بینیم بەڵام بە دوای داچووم پێکەتم کە ئێستا کارەکە لە وەزارەتی ڕۆشنبیری پێی هەڵدەستێت ئەوان خەریکن بە تەمان کۆمەڵێک کتێب لە کوردیەوە بکەنە زمانەکانی تر وەکو ئینگلیزی فەڕەنسی ئەڵمانی فارسی عەرەبی ئەوانە پرۆژەی ڕێزلێنان لە نووسرە بە تەمەنەکان ئەوە هێشتا ڕانەگەیەندراوە بەڕاستی بۆیە ناتوانم هیچ ناو لایەنێک بدەم بەڵام من وەکو بڵێن پرۆژەی یەکەم لەگەڵیان منیان هەڵبژات کە ڕۆمانێکیان بۆ بکەمە ئینگلیزی کە ئێستا تەواوم کردو و لە حاڵەتی ئێستا نووسیاری داواتە ئێدیتینگ ئێدیتەرێکی ئەمریکی ئێستاوە چی لەسەر دەکات بەڵام ئەوە شتێکی باشە ئەگەر بێ و بەردەوام بێت ئەوەش خراپ نییە حوڵی تاک بۆ نمونە من و ڕۆمانوس میران ئەبرام هەیە لەگەڵ چالاکوان ئۆزان محەممەد کە ئەوانە هەردووچیان لە ئەوروپادا دەنیشن یانی شتێکمان پێکردناوە
بە پێی هەوڵی خۆمان بتوانین چەند ڕۆمانێک دەستنیشان بکەین و بیکەین بە ئینگلیزی. ئەوەش دەستمان پێکردو یەکەم ڕۆمانی نیشتیمانی سارا کە هەر بە خۆم تەرجەمەم کردیە بۆ ئینگلیزی، ئێستاوە ئێدیتەرێکی ئەمریکی ئیشی لەسەر دەکات، هیوادارم ئەوش بە چاپ بکات. دوای ئەوە چاپخانەکان، هەندێک لە چاپخانەکان بەڕاستی زۆر من گلەیم هەیە لە چاپخانەکان لەو ڕۆوە، تاکە چاپخانە کە تا ئێستا ئیشی لەسەر ئەو مەوضوع کرد بێت چاپخانەی نووسیارە، وەشانخانەی نووسیار کە پێگەکان لە دەنیمارکە. ئەمن ئاگادارم لە نزیکەوە کە ئێستا ئیش دەکەن لەسەر ئەوەی کە هەندێک بەرهەمی کوردی بکەنە دەنیمارکی، ئێستا ڕۆمانێکیان لە بن دەستا دەیکەن بە دەنیمارکی. ئەم هەوڵیانە لە ئارادا هەیە، ڕەنگە هەوڵی دیکەش هەبێت، هەوڵی دیکەش هەبووە پێشتر لە هەرێمی کوردستان، بەڵام سەریان نەگرتیا. ئێستا دێنە سەر ئەوەی کە بۆ سەر ناگرن. کاک شەماڵ بوورە سلایتێکی دیکەش. سەر نەگرتنی هەوڵەکان جێی داخەوە، ڕاستی بۆ من خەمێکی گەورەیە، زۆر جار کەسێکە لەسەر دڵم هۆ گەلێک زۆرە. بۆ نمونە لە وەزارەتی ڕۆشنبیری کاتی خۆی لە 2012-2013 دیسان پرۆژەیەکیان ڕاگەیاند کە هەندێک لە شاکاری کوردی بکرێتە زمانی ئینگلیزی، و وایان دانابوو کە هەموو ئەوانە تاو بێت و هەمویان بێکەوە لە کتێبخانەی نێودەوڵەتی فرانکفورت پێشکەش بکرێن. هەواڵێکی گەلک دڵخۆش کرد بوو، خۆم گەیاندێ، بەڵام دیار بوو هەوڵەکە دواتر سەری نەگرت لەبەر کۆمەڵێک هۆکار کە دواتر باسییان دەکەین. بەڵام ئەوە بوو کتێبەکی منیان، ڕۆمانەکی منیان هەر بە خۆیان چاپ کرد بە ئینگلیزی، ترس و ڕق کە کراوەتە ئینگلیزی فی ئەن هەیترد لە کتێبخانەی نێودەوڵەتی فرانکفورت پێشکەش کرد. بەڵام هەوڵەکانی تر بەڕاستی بەداخەوە سەریان نەگرت. وەزارەتی پەروەردە چەند هەوڵێکی هەبوو کە هەندێک منهەج بکاتە ئینگلیزی، وەلە ئەو پەیوەندی بە ئەوە نییە، بەڵام هەر دەچێتە ناو هەوڵ و ینی بۆ نمونەیەک بۆ سەر نەگرتن کە ئێستا دێم هۆیەکان باز دەکەم. هەوڵی تاک بۆ من ئەزمموی خۆم ئەمن زۆر جار کە ڕۆمانێکی باش دەخینمەوە پەیوەندی بە کتابخانەکە دەکەم، دەڵێن کاکە ئەمن دەتوانم ئەوە بکەمە ئینگلیزی، ئەگەر ئێوە بتوانن هاوکار بن و ئیش لەسەر بکەن، ئێوە چاپخانان دەتوان لەگەڵ چاپخانەیەشکە دەتوان لۆژ یارمەتیتان بدەم لەگەڵ چاپخانەیەشی دەرەوە قسە بکەین، ئەم ڕۆمانە کوردیا بگەینە دنیا. بەڵام زۆربەی جار وەڵامیان نەداومەتەوە، یان زۆربەی جار دەڵێن پارەمان نییە، زۆربەی جار دەڵێن بودجەمان نییە، زۆربەی جار نووسەرەکە نایەوێ، نووسەرەکە ینی گرنگی بەوە نادا. بەداخەوە کەوایە هۆیەکان ئەو هۆیانەی لێ ڕەنگە لە هەموو کەرتەکانی دیکەش ڕەنجی دابیتەوە، ینی تازە نینە ئەو هۆیانە، بەڵام ئەوەی کە ئەمن بە ئەزمموی خۆم هاتیتە پێشم بۆ سەری نەگرتێ، یەک لەوانە ئەو خزمانێ و نەبوونی هەرەوزی، یعنی مەسەڵەن بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری پرۆژەیەکی هەیە، هەتا یەکێک مەسەڵەن خۆی بنا، ینی نزیکەکانی خۆیان ئەوانە هەڵدەبژێرن کە ڕەنگە دوو زمان بزان، بەڵام ئەزمموی وەرجێڕانیان نییە. ئەوە دێنن بۆ ئەوەی بە حسابی خۆیان، ینی متمانەیان پێ هەیە، تەرجەمەکە دەکات، تەرجەمەکە زۆر سەقەت دەردەچی دوای، ینی ئەو هەرەوزنیە کابرا ناگەڕێ، مەسەڵەن وەزارەتی ڕۆشنبیری ناگەڕێ بە دوای ئەو وەرجێڕە کارامانە، ئەو وەرجێڕە لێ هاتوانیان، بەلایانی کەم ئەوانی کە ئەزممویان هەیە بتوانن ئیشەکە بکەن. کەمی وەرجێڕی پرۆفێشناڵ ئەوەش هەیە، بەڕاستی زۆر جاری وا هەیە وەرجێر چەند شتێکی کەمی تەرجەمە کردو، بەڵام خۆی دەداتە بەر ئیشێکی زۆر گەورە، دواتر سەقەتبوونی بەرهەمەکەی لێ دەکەوێتەوە. هەر بۆ زانیاریتان بەڕێزان، ئەوانەی کە ئەمن تەرجەمەم کردوون تا ئێستا ئەو 6 ڕۆمانە، هەر هەمویان وا ڕێککەوتووە کە پێشتر تەرجەمە کراون، گوتیان وەڵایە کاکە تەرجەمە کراوە فڵان کەس کردوێتی، بەڵام
لەگەڵی نەگەیشتنە هیچ حلێک لەبەر ئەوەی کە ئێدیتەرێک یان چاپخانەیەکی دەرەوە دەیخوێنەوە دڵنکاکەەوە بەکەڵکی نایە چکە زۆر خراپە ئینگلیزیەکە جا بۆیە یەکەم جار داوایان لەم کردو کە بە ئینگلیزیەکە دابچمەوە کە ئینگلیزیەکە دەخوێنیەوە ناتوانانی یانی چی لێ دەکەی گوتومە کاکە ئەگەر دەتانەوی چشی باش بکرێ وازەوەی بین باسەر لە نوێ بیکەمەوە لە بۆ من هەم کاتەکە دەگەڕێتەوە هەم ئاسانتریشە لەوەی کە بێم ئەمنیەکەشی سەقەت چاپ بکەمەوە کە زۆر زەحمەتە چارژ ناکرێتەوە لێدانی پارێت ترخان کراوە ئەوە یعنی ئەو گەندەڵێ بەڕاستی زۆر شتێکی خەتەرە و زۆر بەیجار لەبەر ئەو شتانە پرۆژەکە تەواو نابێت لەسەر ئەو خاڵە زۆر ناڕۆم چکە هەومان دەزانین بەڕاستی ئەوە کەرتەکانی دیکەشی گرێتیتەوە نەبوونی گرێ بەست ئەوە چێژەشی هەرە گەورەیە من بەخۆم زۆر جار تێککەوتومە لەو مەوزوعی یعنی دوای شت کە وەرم جێڕابوو ناو ناهێنم بەڵام لەبەرەوەی گرێ بەستمان نەبوو ئەمن ئیشەکەم بە کوردەواری خۆمان دەڵێ زۆر بە پیاوانە کوردی بوو کردمە ئینگلیزی بەڵام دواتر حەقەکەیان خواردم ینی سەتا دەتوانم بڵێم 35 حەقەکەیان خواردم بۆیە دائیمەن گرێبەست هەبێت باشە و هەموو وردەکاریەکانی گرێبەستیدا هەبێت ئەو جار وهەیە گرێبەست هەیە بەڵام یاسان نیە کابرا گرێبەست لەگەڵ تۆ کردووە بەڵام دوای حرەکەت ناخوا وەڵا کاکە و پرۆژەکە فەشەلی هینا چاپ ناکرێت ئی پارەکەش نما ئەتو دەیدێ چێ ینی دەچی ینی لە چێ شکایەت لێ دەکەی ناخۆ بەڕای من لە هەموو ئەوانە زیاتر ینی هۆی هەرە گەورەی سەرنەگرتنی ئەو پرۆژانەی کە هەیە یان هەبووە عەقڵیەتی خاوەن پرۆژەیە هەر بە کورتی لێ نەزانینە یعنی کابرا ڕای دەکەین یاڵە کۆمەڵێک شتاکاری کوردی دەکەینە ئینگلیزی بۆ نمونە بەڵام هیچ لە پرۆسەکە نازانێت دەیداتە یەکێک ئەویش هیچ لەم پرۆسەکە نازانێت نازانێ وەرجێر هەڵبژێرێت نازانێت بێ گرێبەستێکی جوان بنووسێت نازانێت کات دیاری بکات یعنی زۆر جار پێیان گوتیم کاکە ئەو کتێبەیە ئەوە 400 لاپەڕە دەتوانی بە 2 هەفتە لەمان تەواو بکەی یعنی 2 هەفتە 400 لاپەڕە یعنی ئەوە یعنی هیچ مەچینەیەکیش ئەوەی پێ ناکرێت بەڕاستی ئەوجا ئەو لێ نەزانینە گرفتەکە لەوەیە کە قسان لەگەڵ دەکەی دادەنیشی لەگەڵیان یعنی کە تۆ هەندێک شت باز دەکەی کوردی بابەوە ئەوهانە بنا تو شتێکی وا بکەی یعنی لە تەرتیبی دەگەڕێن شتێکی تەرتیب بکەی ونیە پێگۆنێ پێگۆنان ئەو پێگۆنانە مشکلەیە بەڕاستی شتێک پێگۆنێ ینی پرۆژەکە بڕوە ئەوجا چ مەرامێکی لە پشتەوە هەیە ئەوە خوا بەخۆی دەزانی زۆر جاری وا هەیە دەیانەوێت پرۆژەکە بە کچوکاڵی تێپڕێ و پارەکە وەربژرێ و لێ بدرێ و خلاص ینی برێن کاکەەوە ئەومان کردێتەوە بەداخەوە ئەوانە بە کورتی سەرنهۆیەکی زۆر سەرچی بوون و هیوادارم لە گفتوگۆ و قسەکردنیش ئێوەش هەندێک خۆ بەم بڵێن کە ئەوانەی ئێوە بەریان کەوتنیان ئەزموتان کردوون کاک شەمال ببوورە سلایتیشی دیکەش پێشی باسی و سلایدە بکەم بە ئەو پرسمایە دەنگم باشە تێم دەگەن زۆر خێرامە یان چۆن زۆر باشە بدەنێ زۆر باشە هەم سەوتەکە باشە هەمیش ڕەنگەکە سلایدەکانش وازەحە دەست خۆش بەردەوام بە زۆر چاخە ئەو کێشانەی دێنە بەردەمی وەرجێر یەکەم جار زمان خەمێکی گەورەیە بەڕاستی بۆ نمونە ڕۆمانێک دێتە بەردەستی یان کتێبێکی مێژووی دێتە بەردەستی یان کتێبێکی موزیکی دێتە بەردەستی ئەم کتێبەکەم هاتە بەردەستی لویان داوایان لێ کردم کە تەرجەمە بکەم بۆ ئینگلیزی یعنی زۆر گرین و زۆر یعنی گەوهرە دەبێت ئەوە بکرێتە ئینگلیزی یعنی مێژووی موزیک کوردی لە ڕەچەڵکەوە نووسەری بەڕێسێنا بووی تەماشا دەکەی زمانەکە ئیوەی نییە بەڕاستی بیکری یعنی ئیش لەسەر بکرێ دەبێت یەکەم جار تۆ کوردیەکە دابڕێژیەوە دەبێت یەکەم جار تۆ کوردیەکە تەحریر بکەیت بێ ئیش لەسەر کوردیەکەی بکەیت ئەو جێڵە بتوانی تەرجەمە بکەیت کە دەی ئەمە بازەکەی ڕاستە و خۆیان ڕاشکاوانە بازەکەی کابرا لێ تووڕە دەبێت زۆر جاری وا هەیە ئەوە دەڵێ هەن زۆر دەنووسی و هیچ ناڵێ یان زۆر قسە دەکە و هیچ ناڵ
يعني کتێبەکە 600 لاپەڕەیە، کتێبێکیان بۆ هێنان بۆ وەرگێڕان ئەویش مێژووی بوو، 45 لاپەڕەی یەکەم، یعنی دوو جارم خوێندەوە نازانم ئەو کابرای دەوێ بڵێت چی کوردیەکی، ینی بۆ نمونە یەک ڕستا یەک لاپەڕ و نیو بوو، یعنی تۆ چۆن دەی ئەوە دەتوانی بگەێنیە زهنی ئینگلیزیێک. بۆیە عینەن پێشنیارم بۆ نووسەر کرد، گوتم کاکە دەکرێت ئەمن یەکەم جار ئیش لەسەر کوردیەکەی بکەم، زۆر زۆر لێم تۆڕە بوو، بۆیە نەمان کرد ئیشەکە نەکرا. پەرەگرافی درێژ درێژ سەر و بنیانێک ناگرێتەوە، یعنی بەڕاستی کە دەڵێم ئەگەر ئەو پرۆژانە بەردەوام بێت نووسەریش وا دەکات کە بە زمانێکی باشتر بنووسێت، ئاستی زمانی کوردی بەرز دەبێتەوە. بەڕاستی وایە ئێستا گەڕ لاوژەکە، ینی هەر بنووسە و لە خۆت چاپ بکە و ئێستا تەمەشاکە ئەو هەموو لە ڕووی دیزاین و لە ڕووی چاپەوە ینی خراپ نییە، زۆر شتی جوان و ڕەونەقدار دەبینی، بەڵام کە هەلاپەڕە یەکەم دەکەی و دەخوێنیەوە تووشی ینی ساتمەیەکی گەورە دەکەی بەڕاستی لە ڕووی زمان کە زۆر 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 خراپە، یعنی بە کوردەکەی تۆ تامین ناکەین، سزای ئەوەی بیت تەرجەمەی بکەیت بۆ ئینگلیزی. چێشتەیەکی دیکە کە دێتە بەرد ئەو بەخۆم یعنی تووشی خۆم بووە، یاری دەمەکان مەسەن ڕابردوو ڕانەبردوو کە ئەوە شتێکی زۆر سەرەتایە، یعنی لەو کتێبانە کە ئەم تەرجەمەم کردیان بۆ پاراستنی بڵێن دقەکە وەکو خۆی هەندێک جار ناچاری تۆ ناتوانانی بگۆڕی، کە دەچێتە بەندەستی ئەریتر کاکە سەر لەم شێوان دێ و لێ ڕابردووە ڕستەیەک ڕابردووە دوو ڕستە ڕانەبردووە دوو ڕستە ڕانەبردووە 5 ڕابردووە، ئەم نازانم ینی نەرەیتەر چ دەکە لێرە، ینی بۆ چ کاتەکە تێناگا لێ دەشێوێ. ئەوە نمونەیەکی بەسیتە ها، ینی جاری وا هەیە خاڵمەندی تووشی مشکلت دەکە، ئەوەندە خاڵمەندی تێدا تۆ نازانی چۆن چارەی بکەی لە ئینگلیزیەکە، ینی معقولە تۆ لێک پەرەگرافی 5 ڕستەیی جاروێ کابرا 6 نیشانەی سەر سوڕمانی بەکارهێناوە. عقوڵیەتی خاوەن پرۆژە ئەوە یەک لە هۆکارەکانی سەرنەگرتنی پرۆژەکانیش بوو. خاوەن پرۆژە کاتت بەسەردا دەسەپێنی ناوەڕۆک ئیلا دەبێ ئەو هابێت نابێ یەک شتی لێ بگۆڕی، ینی ئەوە بەڕاستی دەست و پێ دەبەستەوە، دەست و پێی وەرجێر دەبەستێتەوە و پێچەوانەشەوە جاروێ زۆر زۆر ئازادت دەکات. من چیرۆکی ئەوە ناوی دێنم چونکە خاکەڕایە لێمان قبول دەکا، مامۆستا شێرزا حەسەن چیرۆکی ئەوم وەرجێرا، چیرۆکی لۆزان، چیرۆکە چ کۆنا بەڵام وەرمجێرا بۆ ئینگلیزی کە خوێنمەوە. ئەمن ئەو چیرۆکەم گەلێک لە مێژ بخوێن بۆ چکە چیرۆکەکە کۆنا، بەڵام بۆ پرۆژەیەک لە سویسرا پێویستی پێ بوو دەبوایە بکرێتە ئینگلیزی، کە خوێنمەوە گوتم وڵی مامۆستا پێت ناخۆش نەبێت دەبی ئەمن یەکەم جار سەرپشت بکەی جارێک بە کوردەکەیدا بچمەوە، پێکەنی گوتی کاکە وابزانە ئەتو بە خۆت ئەو چیرۆکەت نووسی، ینی وابزانە بە خۆت ئەو چیرۆکەت نووسیە. هەتا من هەستام ینی پوینت ئۆف ڤیوشم گۆڕی، چونکە چیرۆکەکە هەرچەندە کورتە 6-7 لاپەڕەیەکە، بەڵام یاری نێوان کۆشەنیگایەکان پوینت ئۆف ڤیو سەری لە خوێنەر تێک دەدات، تو بە کوردی لێ تێک دەچێت زۆر بیکە ئینگلیزی خوێنەری ئینگلیزی هەر تەقبول ناکە، ینی هەر ناخوێنێتەوە چێژ لێ وەرناگرێت. بۆیە من هەستاوم ئەو چیرۆکەم بە تەواوی بە کوردی داڕشتیتەوە، ینی ئەوەی باشە کە نووسەرەکە ڕێگەی پێدام، بەڵام ئەوەش مەسئولیەتێکی گەورەیە، ینی خۆش نەبوو، ینی ئەمن ئێستاش مرتاح نیم، هەرچەندە چوو بەشداری پرۆژەکەی پێ کرد و هەر لە ئینگلیزەکەی منەوە بوو بە زمانی ئەڵمانی و سویسریش، ینی زۆر سەرکەوتوو بوو، بەڵام ینی ئەم بەخۆ مرتاح نەبووم ئەو هەموو دەستکاری و بینە و بەردەیە، ئەو بەڕاستی کێشەیە لە کاتی وەرجێڕە. ئەوی دیکە گرێبەستی سمێڵ ئەوە کات خۆی دەستگای ئاراس وامان دەگوت کابرا دەڵێ کاکە بڕۆ بیکەوە، ینی هیچ نووسراوێک نییەوە لە هۆیەکانیش باسم کرد هیچ گرێبەستێک نییە، بەڵام گرێبەست سمێڵ هەیە کوردەواری مەسەڵەن کەلام شەڕەف یانەوە گفت پێدەدەمەوە ئەو ها دەبی پرۆژەکە تۆ وەرە تەرجەمە بکە و حەقت ناخورێ و
وا دەکەین هەمووی شەفەهیە، ینی گرێبەستی شەفەهی گرێبەستی زارەکی، بەڵام دوای هیچی دەرناچێت. ئەو گرفتە، یعنی تۆ پرۆژەیەکێ کابرا دەوێت بیکە بەڵام هیچ گرێبەست لەگەڵ ناکە، بەڵام بە قسە هیچ تێدا نەهێشتیتەوە. ئەوی دیکە کێشەیەش تر کە ئەوەش بەخۆم تووشی بوون و ڕازی نەبوون بە نووسیار، یعنی بە ئەدیتەر. کابرا دێ خاوەن پرۆژە دێ دەڵێ ئەو کتێبەمان بۆ بکە ئینگلیزی، قسە دەکەن ئەوانە دوایە کە تۆ من باسی هەموو جار باسی ئەوە دەکەن، دەڵێن کاکە ئەو پێویستی بە ئەدیتەرێکیش هەیە، ئەمن با هەتا ئێوارە ئینگلیزیەکەم زۆر باشبی کە دێم ئەو کتێبەی تو دەکەمە ئینگلیزی، بەڵام دەبێ ئینگلیزانێکی زمانی دایک، یعنی نیتیڤ سپیکەر بە پێدا بستەوە، لەوە تێناگات بە حەڵەت تر دەگا یەک تۆکە ئەو قسەی دەکە یعنی یەکسەر لە لای ئەو ئاسدا دەبەزی، پێی وایە کە ئەتوو متمانەت بە ئینگلیزەکەی خۆت نییە، یەکسەر وا تێدەگات کە تۆ دەتەوێت ئیشەکە بە فشە بکەی و بە ئێدیتەرێک چاچی بکەیەوە. من زۆر پرۆژە هەبوو لەسەر ئەوەی کە کابرا ئێدیتەری نەویستیە بەهەڵە لێم تێگەیشتێ تر پرۆژەکەمان نەکردێت دوای، بۆیە کە دەڵێم ئەوەی کە خاوەن پرۆژەکەی عەقڵیەتەکەی یعنی نەزانینی بەڕێوەبردننی کارەکەی تووشی سەرێشەی زۆر گەورە دەکات کاتێ لەگەڵی دادەنیشی تۆ دەتەوێت بە هەموو حەزی خۆت پرۆژەکە بکەی، بەڵام لێت تێناگات هەرچی بڵێ لە لای ئەو بەهەڵە تێت دەگات، ئەو زۆر گرفتە بەڕاستی. کاک شەماڵ سلایەتێکی دیکە زەحمە نەبێت. بەڕێزان ئەوە جگەلەوەی کە کۆمەڵێک کێشە هەندێنە بەردەمی وەرجێر، هەندێک جار وەرجێڕیش وەکو بەشێکی گەورەش هەندێک جار لە کێشەکان، یعنی کەمی ئەزبوون ئەوە هەیە. ئێستا ئەم زۆر جار درم لە بازارەکە لەبەرەوەی وەرجێڕی کەم ئەزمون هەیە، ڕێزم لەگەر هەموو وەرجێڕەکان، بەڵام بەڕاستی لەبەر کەمی ئەزمون و ئەوانە ئیشی سەقەت دەکەوێتە بازار، یان ئیشی سەقەت دەکرێت و خاوەن پرۆژە لەبەرەوەی تەمەشا دەکەی کابرا ئەو ئینگلیز دەزانی بەڵێ و بە حەقێکی زۆر کەمیش ڕازی دەبێت بۆ ئەو پارەی بۆ دەگەڕێتەوە لەوەی کە وەرجێڕێکی بە ئەزمون بێت، دەیداتە وەرجێڕێکی کەم ئەزمون کە پرۆژەکە لێ سەقەت دەکات. وەزارەتی شەهیدان چەند ساڵێک پێشێستا بانجان کردم، گوتیان پرۆژەی 5 ساڵی وەزارەتی شەهیدان بۆمان بکە ئینگلیزی، ئەمیش تەمەشام کرد 100 لاپەڕ بوو، گوتم باشە ئەمن لاپەڕی بە $30 دەکەم، یعنی ئەمن بەڕێی من نرخێکی خەیاڵی نەگوتیە ها، یعنی ئەو نرخە زۆر ئاساییە، بەڵام من حەزم دەکرد ئیشەکە بکەم. کورە گوتم بابەوە وەرجێڕ لە پێش دەکەی سڕێ گرتیە لاپەڕی بە $4 ئەمە نایدەین، ئەتو دەرێت $30. گوتم وەڵڵی ئەوە فەرقەکە گەلێک، گوتم فەرقەکە گەلێک زۆرە، یعنی گوتم هەیە وەرجێڕ دەکە بە $4 گوتیان هەر سڕێ گرتیە خوایتی بیدێ بە $4 دیکە، ئەتو داوای $30 دەکەی. ئەمیان بردەکەم مدیر عام دەرچوو برادر بوو، کوڕ گوتم کاکە وەڵڵی ئەوە بەڕاستی من بە $10 ناتوانم، بە 15 ناتوانم بیکەم، بڕۆن لە خۆتان بدەنەوی. ئیتر دوای 3 مانگ پەیوەندیان پێوەکەم، گوتم وەڵڵی کاکە دەبی بێ دایکمانە وەرجێڕەش دەبێت و پێدا بچیەوە، تەمەشای ئینگلیزیەکەی دەکەم ناتوانانی پێدا بچیەوە، و پرۆژەکە سەقەدم. شارەزانە بوون لە بوارەکە زۆر وەرجێڕ هەیە، مەسەلەن بۆ منە کتێبەکی سیاسی کردیا یان چەند وتارێکی کردیە بۆ نمونە، ینی تەرجەمە کردووە، یان مەسەلەن لە چەند سمینارێک تەرجەمەی کردووە کە ڕۆمانێکی دەدێ دەڵێ ئادەتوانم دێ ڕۆمانەکە دەکاتە ئینگلیزی، بەڵام ئەو شارەزایی نییە، پرۆژەکە سەقەت دەکات. ڕۆژێکیان دکتۆرێکی زۆر بەڕێز ئێستا لە ناو شاری هەولێر خەستەخانەی گەورەشی هەیە، حەزمێنێ ناوی بینم، بەس تەلەفۆنی لۆ کردم لە ڕێگەی برادرشەوان چون یەکتریمان دی، گوتم کتێبەکەم هەیە لۆم بکە ئینگلیزی،
ئەمیش کتێبەکەم خوێندەوە نوسخەشی دامێ گوتم دکتۆر زۆر باشە زۆر خۆشحاڵم دەتوانم بیکەم وەتی وەڵاهی با لێ ئێستا بیبڕێنەوە لەو سەری تووشی موقف نەبین بە چەندی لۆم دەکەین گوتم $7,000 هەر بەوە یەکسەر تاسا گوتی باشە خەبەر دەدەم ئێستاش تەلەفۆنی نەکردمەوە یعنی پارەکە پێ گەلێک زۆر بوو پارەکە پێ دیارە گەلێک زۆر بوو هەر تەلەفۆنیش نەکردمەوە ئێستا ئەکیدم چونکە ناوی دووسێ متەرجمی دیکە هینا من نەمدەناسیم گوتی کاکە ئەوانە زۆر بە ئەوەی بۆم دەکەن وا بەڵام زۆر باسییان بۆ کردم حەز دەکەم یەکەچی بە ئەزمۆم بیکات گوتم باش کەچی دوای نەبوو یعنی من نەمکرد نازانم چی کردی دوای ئاستی زمانی کوردی هەندێک جار ئەمە متەرجمان زۆرە کە کوردی قسان دەکات بەڵام کوردیەکەی باش نییە یعنی وعیبی تێدا نییە یعنی ئێستا هەر هەموو ئەوانەی ڕۆژانە ئێمە تووشیان دەبین بە کوردی قسان لەگەڵ دەکەین معنای ئەوە نییە کە زمانی کوردەکەی زۆر باش بێت ینی بە بشتێ بۆ نووسین هەیە لە بلەبانە لە قسەکردن بەڵام کە دێ ناتوانێت پەرەگرافێک بنووسێت هەیە کوردەکەی زۆر باش لە قسەکردن هەر نایبڕێتەوە بەڵام یەک لاپەڕە بنووسێت یەک دنیا کێشەی هەیە لە ڕووی زمانەوان چ جای ئەوەی وردەکاری ناو زمان مەسەن وەکو سلانگ و وەکو ئیدیۆم و ئەوانە ینی ئەمن ئەو کتابانەی کە تەرجەمەم کردێک کە پێشتر تەرجەمە کرابوو خوێندیتمەوە بەر ئەوانە کەوتم ینی ئەو 7-8 چییە ینی هەر بەڕاستی ئەویان تەرجەمە کرد بوو what is this 7 and 8 هەر بەڕاستی ینی شۆک بم بەوە یان شینە ژن یان باش و باش یان عارەبانەکە دراکێشا ئیتر زۆر شتی دیکە ینی کورد زۆر زمانی کوردی دەوڵەمەندە بە ئیدیۆم و بە سلانگ و ئەوانە بەڕاستی ئەگەر ئاگاد لەوانە نەبی تێدەکەوی و پرۆژەکە سەقەت دەبی خاڵشی دیکە وەرجێر دەبێتە بەشێک لە کێشەکان ئەوەیە تەماشا دەکەی وەرجێر لێزی دەزانێت لە منەزەمەیەک ئیش دەکات معاشەشی باشی هەیە بەڵام حەزیش دەکات کاتەشی دیکەی ینی مەسەلەن ئیشەشی دیکەی هەبی ئەوها پارتایمێک تەرجەمە بکات ئیشی سەرەکی خۆی هەیە 8 ساعات 9 ساعات دەوام دەکا بەڵام تەرجەمەش دەکات ئەمە لاریمان لەوەی نییە ئەم بەخۆشم وا دەکەم بەڵام هەندێک جاران کە دەڵێن دەبێ بە 2 مانگ ئەوە تەواو بکرێت یان بە 1 مانگ لێرە وەرجێر کە قبولی کرد پرۆژەکە بکات لەبەرەوەی کاتی کەمە زۆرێک تووشی دانە بەرێ دەبێت دەداتە بەرێ تووشی غەڵەتی زۆر گەورە دەبێت یان پرۆژەکە سەقەت دەبێت ئەگەر وەرجێر لە سەرەتا داوای حەقی خۆی نەکرد یعنی دوای دەبێتە کێشەیەکی گەورە سەر ئێشان بۆ خۆم تووشم هاتیە زۆر جار یان بەڕاستی لۆی ئەوە باز دەکەم بەڕاشکاوی ئەو شتانە باز دەکەم چونکە گرنگە شەرم نەکەی و لە بیدایەتی شتەکان بۆ بڕێنیەوە گرێ بەستە بێت زۆر باشە و زۆر باشەکە بزانی حەقی خۆت چەندە جاروێ نازانین کابرادرێم داوای چۆندی بکەمە تو بە خۆت برێ شارەزابوون لە گرێبەست ئەوەش یعنی جاروە هەی وەرجێر نازانی گرێبەستەکە چۆن و چۆن نییە و چۆن دەکرێ ڕەنگە لایانی خاوەن پرۆژە گرێبەستیشی بداتە پێش کە بە مەسلحەتی ئەو بە بەرژەوەندی ئەو تاوە بێت من لە پرۆژەی وەزارەتی ڕۆشنبیری چون گرێبەستەکان بە ئەوە بخوێن بۆ بە سارەکی ئەو هەبوویان خۆنگوتیان کاکەەوە گوتمەڵە کاکۆ بەس گرێبەست نییە ئیتر دوها ڕێک نەکاتینە تا گوتیان دوها خەبەر دەدەین تا ئێستا خەبەریان نەبوو و نەزانینی گرنگی نووسیار ئەوە جاری وایە وەرجێڕەکە بەخۆی دەڵێ کاکە من ئێدیتەرم ناوێەوە ئەم کافیما من تەرجەمە دەکەم و تاوە هەر ئەوە با بڕوە کاوەش پرۆژەکە سەقەت دەکە بەڕێی من دائیمەن هەبێت ئێدیتەر هەبێت زۆر سوودی دەبێت بۆ سەرکەوتنی پرۆژەکە کاک شەمال سلایدێکی دیکە گەر زەحمەت دەبێت بەڕێزان زۆر سپاسان دەکەم تا ئێستا لەگەڵ من چ بکەین باشە دوای ئەوەی کە ئەو شتانەمان باس کرد بەڕای من وەرجێر ئێمەی وەرجێر خۆمان لە بابەتێک نەدەین کە شارەزاییمان لێی نییە یعنی زۆر ئاساییە ئەگەر بابەتەکە نەتزانی ئەم بخۆم تووشم هاتیە ینی جارێک شتێکم تەرجەمە کرد شتەکە زۆر تەکنیکی بوو نەری
هوەری شێوەکاری بابەتە چەندامێ زۆر تەکنیکی بوو تااقەتم پێ نەشکە ینی درەقەتی نەهاتم کردیشتم کابرا ولێشی وەرگرتم خاوەن پرۆژە بڵاویشان کردەوە بەڵام تا ئێستا لەگەڵدابی هەر لە دڵمە چونکە حەقم نەدایە چونکە زۆر تەکنیکی بوو یانی زاری وهەیە بڵێ ناکاکە وڵایەوە بە من ناکرێت خۆزگام ناو کاتی وام گوت بە شارەزابوون لە گرێبەست گرینگە بڕاستی چۆن شارەزا دەبی لە گرێبەست یانی تۆ کابرا ڕەنگە خاوەن پرۆژە هەر گرێبەست هەر نەیبی بڵێ کاکە گرێبەستی دا توش لە خۆت شتەشی بنووسە ئەم بە ئەوم بەشە ئەوشم بەسەر هاتیە بڵێ کاکە تو بۆ خۆت شتەشی بنووسە جا بۆیە ئەگەر بتوانی لە وەرجێڕی کە بپرسییان بتوانی مەسەڵەن چێکێک بکەی ئۆنلاین هەتا ئەوە کرد بداتێ بەرچاوڕوونێکت بداتێ بۆ ئەوی ئەتوو گرێبەستێکی باش بنووسی و ئامادە بکەیت من هەمیشە دەڵێم داوای ئێدیتەر بکە بڵێ کاکە من تەرجەمە دەکەم بەڵام دەبێت ئێدیتەرێکیش هەبێت ئەگەر دەتەوێت ئیشەکە لە ئاستی دنیادا بێت ئاستی نێتیڤ سپیکەرانی دنیادا بێت ئێدیتەرێک پێویستە ئەگەر مرتاح نەبووی بە ئیشەکە مەیکە پێش دەستپێکردن زۆر گرنگە بخوێنی و بزانین زمانەکەی چۆنە چکەگەر تۆ یەکسەر قبوڵت کرد دوایەوەی دێ سەر زمانەکی وێران زۆر ماندیت دەکە و ئەوە تووشی دوازار واد لێ دەکە کە تەرجەمەکەی تۆش باش دەرناچێت بۆیە جاری وا هەیە بزان ئایا بەکەڵکی وەرجێڕان دێ زمانەکە ڕەنگە کوردیەکەی پێداچوونەوەی بوێ کە بەڕای من زۆربەی جار دەیەوێت زۆربەی جار کوردیەکە دەبێت پێداچوونەوەی دەوێت جگە لەوانە بەڕێزان وەکو باسم کرد ئەو پرۆژانێک کە لە ئێستا لە ئارادا هەیە بەڕاستی دەی کەس نایە لە دەرکەت بدە دەزانی یانی ئێستا من ئەو پرۆژانەی کە لە بۆم هاتیەکە بیکەم بەشێکی زۆریان وجودی خۆم و حولی خۆم بوو بە دوای داچ ینی دەرکەم کردیتەوە کاکە ئەوە من لێرەم ئایم هەیە ئەمن لێرە من دەتوانم تەرجەمە بکەم ینی ئەڤیلەبڵ بوومە و بە دوا داچوویمە خەم لە مەوزوعەکە خواردیە ینی ئەگەر ئەتوو وەکو وەرجێر بتەوێ یەکێک بێ لە دەرکەت دەبێ وڵا کاکە وەرە ئەومان هەیە تو بیکە باوەڕ ناکەم کەسە دەرکەت بدە یعنی ئەگەر کو یەکێک بدناسی ئەگەر نە ئەوان نزیکەکانی خۆیان کە ئیشەکە بەڕێ دەکەن و پێک وەدەنێن هەر زۆربەی زۆری پرۆژەکان تا ئێستا ئەوها ڕۆیشتێ بەداخەوە سلایدێکی دیکە کاک شەماڵ وابزان من تەواو بووم نازانم زۆر قسەم کردیان سلایدەکان بۆ وەختەکەش تەواو پرسیار و وەڵام من زۆر سپاسان دەکەم کە جێتان لە من ڕاگرت ئەو ماوەیە هیوادارم سرم نەهێشان بن بێگومان قسەکانم لە لای ئێوە زۆر شتی ڕژاندووە هەر پرسیارێک یان کۆمنتێک یا شتێکتان هەبی ئەمن لە خزمەتدامە زۆر سپاس بۆ دکتۆر هیمداد و ئەکادیمیای مێگا ماین پلەس و بۆ ئێوەی گوێگریش سپاسان دەکەم دەست خۆش دکتۆر وەران دەستت لەسەر برینەکاندانا بەڕاستی هەم خستنە ڕووی گرنگی ئەو پرۆسەی وەرجێڕانی پێچەوانە کە بۆچی گرنگە ئەو نمونانەی باستکردن زۆر با بڵێن دیارن وەکو خۆت گوتت هەوڵی تاکوتەرا هەیە لێرە و لەوێ بەڵام هەوڵێکی ڕێکخرا و هەوڵێکی دامەزراوەی نییە لەو بوارە من لەگەڵ بەڕێز بریکاری وەزارەتی ڕۆشنبیری مامۆستا ئالیان سەلاحەدین قسەم کردووە دوو هەفتەیەکیش دەبێ برادریشمانە هەندێک پرۆژەی تر هەیە کە ڕەنگە لەو زوانەوە بێ بەڵام من پێم وایە ئەو هەوڵە تاکوتەرانە دەبێ بەڕێکخراوەیی بکرێن یان بە دامەزراوەیی بکرێن تاکو وەکو دامەزراوەیەکی نیشتیمانیش بە ئیشەکە هەڵبستین چونکە بەڕاستی لە زۆر وڵاتان ئەو دەستە نیشتیمانیەی وەرجێڕان هەیە کە هەڵدەستەیە خەمی لێ دەخوا بەرنامە دادنێ کەسانی شایستە و پرۆفێشناڵ بۆ کارەکان ڕادەسپێرن چونکە دەبێتە ماڵ لە سەریانیان لەبەرەوە باسی ئەو پرۆژەیە کراوە من نامەوێت زۆرتر بچمە ناو تەفاسیل بەڵام دەستت خۆش بێ ئەو خاڵانەی کە باست کرد نمونەی باشیش هەن جگە لەوانێ من ئەو ناوەی کە بە خەیاڵمدا دێ کە مهندس محەممەد حسێنە محەممەد حسێنی مهندس کە بەڕاستی ئەویش چەند هەوڵێکی باشی هەیە بە تایبەتی لە وەرجێڕانی شعر لە کوردیەوە لە بۆ زمانی ئینگلیزی هەندێکیشی بڵاو کراوەتەوە بەڵام نازانم
دەستگاکانی بڵاوکردنەوە زۆر گرنگە لە کوێی بڵاو دەکەیەوە، لە سنووری شارەکەی خۆت دەردەچێت، لە سنووری هەرێمەکەت دەچێتە جیهانی دەرەوە، دەچێتە وڵاتانی دەرەوە یان نا، ئەوەش زۆر گرنگە بەڕاستی. بەڕێزێک ناوی مامۆستا حەکیم کاکەوەیسی هێناوە کە هەبزانم زیاتر وەرجێڕانەکانی لە استودیۆ لە بۆ کوردیە، بەڵام ئێمە بەسمان وەرجێڕانی پێچەوانەیە لە کوردی لە بۆ زمانەکانی تر کە زمانی عەرەبیش گرنگە، زمانی ئینگلیزیە، زمانی تورکیە، فارسیە، زۆری تر بەڕاستی. دەستان خۆش بی، ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە، ئەگەر بەڕێزێک بێوێ قسە بکە دەستی بەرزکاتەوە یان دەتوانێت پرسیارەکەی لێرە بەنووسین دابنێ. کاک نەبەست دەستی بەرز کردوتە، فەرموو کاک نەبەست. ئەگەر لەبەر کاتەکە هەوڵ بدەن قسەکانتان سەر بکەنەوە لە یان سەرنجێک یان پرسیارێک لە دقەیەک 2 دقە تێپەڕ نەکا باشە. کاک نەبەست فەرموو مایکەکەت بکەوە دەتوانی. سڵاتان لێبێشت و شەوتان باشبی. سلااوڕێزی تایبەتم هەیە لۆ دکتۆریش بەڕاستی بابەتێکی زۆر باش و هەستیار دیار بوو باسی کرد. ئێوە بەخێرهاتنی گەرمی هەموو بەشداروانیش دەکەین و لە مامۆستاکان لەوانی کە بەڕاستی گوێیانگرت لەو وێبنارە گرنگە. ئەوەی کە بەڕاستی من بەلامەوە زۆر گرنگە، ینی وەکو مەسەرەن تێبینی بەڕاستی لەسەر وەرجێڕان بە شێوەیەکی گشتیم پێم وایە وەرجێڕان لە هەتا لە دنیای دەرەوەشدا ئەمە پێمان وایە وەکو زانست ئیشی لەسەر دەکرێەوە، هەتا بەشێک لە زانکۆکانی کە ڕانچی بەڕاستی عالەمیان زۆر بەرزە، ئەمانە وەکو زانستێک لە وەکو بەشێکی تایبەت لە زانکۆکانیاندا ئیشی لەسەر دەکەن و تەلەبەی تێدا دەخوێنێت و بەکالۆرۆس و ماستەر و دکتۆرای تێدا وەردەگیرێت. ئەوەی کە بەڕاستی بەلای زۆر مهمە ئەوەیە کە لە کوردستاندا ئەمە لە کوردستان ژێن بەخۆ مەساکە لە هیندم، بەڵام بەڕاستی ئەوەی کە سەیر دەکەم لە زۆربەی وەرجێڕانەکان و ئەنجامەکانی وەرجێڕان لە هەریمی کوردستاندا زۆر بە کاڵ و کورتی دکتۆر ئەخرێتە ناو بازار. وەرجێڕانێکی زۆری بێسەروبەر لە پێناو ئەوەیدا کە وەرم ژێڕایە، یعنی وەرجێڕان لە پێناو وەرجێڕاندا، وەرجێڕان لە پێناو ئەوەیدا کە من ئیشێک بکەم کە وەرجێڕانێکی سەقەتە، کە وەرجێڕانێکی زۆر جار کاڵ و کورتە، کە وەرجێڕانێک کە بەڕاستی زۆر کات خاڵبەندی هەر تێدا نییە. ئینجا سەرڕای ئەوەی کە هەر لە سەرەتاوە بەڕاستی ئەمە لاپەڕی یەکەم دەکەینەوە، دەبینین دووسێ کەس تێدا نووسایە پێدا چوونەوە فڵانە کەس، پێدا ڕۆیشتنەوە فڵانە کەس، لەژێر سەرپەرشتیاری فڵانە کەس. ئەمانە هەمووی ئەگەر سیر بکەین تایتڵی دکتۆر و پرۆفیسۆریشیان هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا کە دەچینە ناوەڕۆک دکتۆر بەڕێزان یعنی بەڕاستی ناوەڕۆکەکەی ئەسڵەن تێک ناکاتەوە لەگەڵ ناونیشانەکەی، یعنی ناونیشانەکە شتێکە ناوەڕۆکەکەی شتێکی دیکەیە. اینجا بەڕاستی با من پرسیارەکەی لەوەیدا سەرکەمەوە، ئەوش ئەوەیە دکتۆر پێم خۆشە جوابی ئەو پرسیارەمان دقیق بدەیتەوە. بەڕاستی ئێمە چی بکەین لۆ ئەوەی بتوانین کە کاتێک کتێبێکی وەرجێڕا و دەخوێنینەوە، کتێبێکی وەرجێڕا و دەبینە بازار، لە بازار بەردەستمان دەکەوێت ئەو کتێبە تەواو دڵنیا بینەوە لەوەی کە ئەم کتێبە کتێبی خوێندنەوەیە و ئەم کتێبە دەتوانین بەڕاستی بیکەین بە هاوبەش و هاوڕێی ژیانمان. ئەوە پرسیارەکەمەوە من دەست خۆش مامۆستا بەس دکتۆر گۆران یەکێک جواب دەدەوێت یان تر وەرگری فەرمووەوەی جوابدەوە. خۆی بەڕاستی بە پێی ئەزمون بە کورتی جواب دەمەوە، خاڵەکە گرنگە، ینی وەرجێڕانی بێسەر و بەرگەلێک زۆرە، هەرچەندە بابەتەکەمان وەرجێڕی پێچەوانەیە، وەرجێڕانی پێچەوانە، بەڵام بە کورتی یانی ئێستان بۆ خۆم چ دەکەم هەندێک وەرجێڕم هەیە مەسەڵەن لە ناو مێشکم، ئەگەر ئەوانە و کتێبەکەیان وەرجێڕابی ئەو دەخوێنمەوە چکە لیان دڵنیام ئەزمونیان هەیە، دەتوانم دەزانم ئیشەکەیان زۆر باش کردیە. ئەوانی دیکە زۆر بە زۆریان ناخوێنمەوە، بەڕاستی زۆر بە زۆریان ناخوێنمەوە. ئەو بەچ دێ لە ڕێگەی ئەزمون تۆ دەگەڕێی وەرجێڕە باشەکان دەبینیەوە، کارەکانیان دەخوێنیەوە، بەڵێ ئەوە باشە. بۆ نمونە ئێستا من یان دووسێ کەسەیە کە ئەوانەی تەرجەمە دەکەن بزانم ئەوانە کردویانە بە تایبەتی ڕۆمان، هەگە بزانم ئەوانە کردویانە ئەوە دەخوێنمەوە چکە دەزانم ئیشەکەیان بە باش کردیە. ئەگەر نە هاوڕاتم وەرجێڕانی سەقەت و ئەوە گەلە زۆرە بەڕاستی بەداخەوە. دەست خۆش، زۆر باشە. بەڕێزێک لە چات لە بۆمانی نووسیە دەڵێ پێم کاک یوسف ئیسماعیل دەڵێ پێم باشە دکتۆر بە کورتی باسی ئەو نووسینانە بکە کە بە هاوشێوەی بیانیەکان بنووسن. ئەمە کێشە نییە بۆ وەرجێر کە هیچ خۆماڵی تێدا نیە دەقەکە؟ بەڵای لە ڕووی زمان ئێستاوە ئەوە کێشەی گەورەیە، چونکە هەندێک نووسەر
وشەی بیانی زۆر بەکار دەبن زۆر جار لە کاتی وەرجێڕان ئەوەیە کە تۆ فۆنەتیک و پرۆنانسیشنی وشەکەی گۆڕیوە نازانی وەبەستەکەت چییە بەڵێ تووشی ئەوانە هاتینە زۆر جاروا هەیە وشەکە بە هەڵا بەکارهێنراوە یان لە شوێنی خۆی نییە ئەوە هەیە بەڵام کێشەی لەوە گەورەتر هەیە یان لە ڕووی زمان بۆ نمونەگە کابرا باسی میوزیک بکە ئەگە بێ و مستەڵەحە بڵێن بنسینەیەکان بڵێن ئەسلەکان بزانێت ئەوە بە شێوازێک دەبێت یارمەتی دەر بۆ وەرجێڕەکە چونکە زۆر جاری وا هەیە وشەی تەکنیکی ئەگەر نووسەرەکە بەخۆی سەرچاوەکە دابنێت ئەوە دەبێتە یارمەتی دەر بە پێچەوانەوە دەستخۆش چرۆ کامل فەرموو مامۆستا چرۆ کامل مایکەکەت بکەوە فەرموو پرسیاران سەرنجەکەت چرۆ کامل بەڵێ سڵام کاتتان باش دەستان خۆش بێت بۆ ئەم وێبنارە زۆر بە سوود و بە کەڵکانە و دەستخۆشی زۆر تایبەتم بۆ کاک دکتۆر بەڕاستی لە وڵاتی ئێمەیە یعنی ئەوەی کە من لە هەموو ئەم وێبنارانە و هەموو ئەوشتانەی لە ژیانی ڕۆژانەمانە ئەیبینین یەکێک لە کێشە هەرە گەورەکان نەبوونی دامەزراوەی تایبەتە بە هەر بوارێک لە بوارەکانی ژیانی ئێمە بەڕاستی لە هەر بوارێک لە بوارەکان سیرەکەی بە دامەزراوەی کراوە لەبەرەوە کێشەکان لەوێ وەسەر هەڵەیە ئەم کاک دکتۆری بەڕێز بە هەوڵی تاکە کەسی خۆی و بە جوهدی خۆی گەشتۆتە ئەو ئاستا بەڵام تەماشاکەی لەبەرەوەی دامەزراوەیەک نییە زۆرمان هەر ناشیناسین بەڕاستی داوای لێبوردنەکەم کەمە ئەڵێم دڵی هیچ نەکە چونکە بەڕاستی شتەکان ئاواهینەن لەبەرەوە بەلای منەوە بوونی دامەزراوە یعنی بەڕاستی ئەو شتانی کە ئەنووسێ کە کاک دکتۆر کێشەی لەگەڵ لە سەرەتاوە هێشتا لەگەڵ زمانی کوردیا هەیە یعنی ئەگەر دامەزراوەکان دروست بکرێن و هەموو شتێک بکرێ بە دامەزراوەی ئەو کاتە نووسینەکان هەر پێشەوەی چاپ بکرێن یعنی خەڵکانی زۆر تایبەتمەند پیاچوونەوەی بۆ بکەن پاشان ئەو کاتە بیر لە تەرجەمەکردنی بکرێتەوە بەڕاستی لەبەرەوە من هەموو شتەکان لە نەبوونی دامەزراوەیە ئەبینم تکا یعنی ئەم ڕێی ئێمە وەکو هاوڵاتی من خۆم کەسێکم با بڵێن ئەگەر بتوانم ناوی خۆم بنێم ئەکادیمی شەرت نییە یعنی ئەوەی کە جەنابی باسیەکە هەر لە مەجالی با بڵێن ڕۆمان و شتە ئەدەبیە ئینسانیەکانە بێ هەتا لە علمیە سرفەکانیشا ئێمە پێویستمان بە تەرجەمە بۆچی بە زمانی خۆمان کتێبێکی فیزیامان تەرجەمە نەبێ کیمیامان تەرجەمە نەبێ با بڵێ من خۆم ستاتستیکسم ئیحسام ئامارم ئامار تەرجەمەمان نەبێ بەڕاستی یعنی هەتا لە زمانەکانەوە بۆ کوردی لە کوردیشەوە بۆ ئەوانێتی وەلەو خۆ ئێمە سەرچاومان زۆر کەمە لەو زمانە لەو با بڵێن لەو بوارانەیە بەڕاستی بەڵام دیسانەوە ئەگەر هاتوو پێچەوانەکەشی نەبێ ئەوەی کەشی بێ هەر بەڕاستی زۆر گرنگە چونکە ئێمە زۆربەی زۆری کێشەکانمان کە وەکو ئەکادیمی وەکو با بڵێن مامۆسای زانکۆ کێشەمان لەوایە خوێندکارەکانمان زۆر جار کە قسەیان بۆکەین لە زاراوەکان تێناگەن ئێمەش ناتوانین زاراوەکان بە تەواوەتی تەرجەمەکەین بەڕاستی بەلای خۆمەوە من بەلای خۆمەوە هەوڵم یاوە بەڵام هەوڵەکان لەوانەیە هەر هەوڵی تاکە کەسی بێ بۆچی لەبەرەوەی یعنی ناتوانانی خۆ بکەیت بە ساحێبی ئەوەی کە تۆ لە خۆتەوە با بڵێ مستەڵەحێک زاراوەیەک تەرجەمەکەی بۆ کوردی بەبێ ئەوەی بە تەواوەتی پڕاوپڕ حەقی بیتێ زۆر سپاسدانەکەم و دەستان خۆش زۆر سپاس مامۆستا سپاس بۆ سەرنجەکەت ئەوزان پرسیارێکی دیاری کراو نەبوو دکتۆر گۆران هاوڕامە لەگەڵ مامۆستا چرۆی وەکو خۆشت دکتۆر باس کرد ینی بەڕاستی ئیشی دەوڵەتە ئیشی دامەزراوەی دەوڵەت دەبێت پێی هەڵسێت و هەر لە بواری ئەدەبیش نە ینی بوارەکانی دیکەش هەمووی زۆر گرنگە ینی من هاوڕایمە لەگەڵی کە بۆ هەردوو لایەن چ وەرجێڕانی پێچەوانە چ مەسەڵەن کتێبێکی فیزیا بکرێتە کوردی کە کۆمەڵێک کێشەمان هەیە لە دانا یان دیتنەوەی زاراوەکان هاوڕایمە لەگەڵی دەستی خۆش بێت زۆر باشە مامۆستا شاهۆ جەنجی لە چات نووسیتی دەڵێ دیدگای من لە هەمبەر ئەو هەژاریەی زمانی کوردی بۆ لە وەرجێڕانی پێچەوانە لەسەر ئاستی تاک ئەوەیە کە بەشێکی زۆری وەرجێڕی پێچەوانە کوردیزان نین بۆیە دەستپێک دەبێت کوردیزان بێ ئینجا زمانی دووەم ئەزمون بکە هەروە لەسەر ئاستی ڕێکخراوەیش دەڵێ پێم وایە وەکو پێویست
کار نەکراوە پێم وایە تا ئەو پەندە ئاوەژوو نەکەینەوە کە دەڵێ خەتی خوارد لە ژێر سەری گای پیردایە واتە تا کەسی کەم ئەزمون لەم بوارانە دوور نەخەینەوە ئیدی ناتوانین پرۆژێکی گەورەی وەرجێران بخێنە سەر سکەی خۆی ئەگەر دەتوێت تعریف ئەگەرنا نەوزاد مامۆستا نەوزاد خەدر بەڵێ بەڵێ کاتتان باش بەڵێ بەخێراتنی دکتۆر گۆرانی شەکەم کاکتۆر وڵای من ئەوەی کەمەوە ئیزافی بکەم سەرڕاوی کە پاڵپشتی قسەکانی مامۆستا چرۆ مامۆستا بەزیش ئەەکەم کە وایە بینم کە دامەزراوەیەک نییە کە بتوانێت ئێمە کۆکاتەوە ڕاستە ئێمە لە کوردستان وەرجێر زۆر هەن و من خۆم کە ئیشی وەرجێڕانەکەم زیاتر بەلای کاری وەرجێڕانی یاساییدا ئەڕۆم و جورئەتەم نەبوو تا ئێستا بتوانم خۆم لە وەرجێڕانی ئەدەبی و ئەو شتانی کە دکتۆر بەلایەوە گرنگ بۆ بدەم بەڵام زۆر جار یعنی وە لەلای خۆم ئەو پێناسەیەم کردووە کە ڕاستی جورئەتم نەبووە خۆم لەو کارە بدەم لەبەری خۆم لەو ئاسەدا نەبینیە تەمەنای ئەوم کردووە کە بتوانم ڕۆژێک ینی بچمە ناو کۆرسێک ترینینگ کۆرسێک سوود لە ئەزمموی کەسێکی وەکو دکتۆر گۆران و وەربگرم لەبیرمە کاتی خۆی کە کتێبەکەی فێران هەیترێدم خوێندەوە تەمەنای ئەومە کرد ڕۆژێک بتوانم سوود لە ئەزمموی زنابیان وەربگرم ئایا ئەوە هەوڵی وەرجێڕەکانە بتوانین خۆمان لە دەوری شتێکدا کۆکەینەوە کەسانی وەکو ئێمەی نۆڤس کە شتێکی کەمی لێ ئەزانین بتوانین بگەینە ئاستێک کە خۆن شانم بدەین لە لەو ئەرکە گەورەی کە ڕۆژگاری بتوانین ئێمەش بەرهەمەکانی خۆمان وەرجێڕین بۆ زمانەکانی دیکە یان هەر هەوڵی تاکە کەسی وەکو دکتۆر گۆرانە ڕەنگە دکتۆر گۆران پڕژابیتە سەر ئەوەی کە بتوانیت کاری زۆر باش بکات لەڕێی خۆیە بەڵام پێتوانە وەکو قسەی هاوڕێکەکانیش باسییان کرد لە چوارچەوەی دامەزراوەیە بیت باشتر نییە و ئەگەر کەمێک ئاماژە بۆی کەی دکتۆر گۆران وەرجێڕانی یاساییەوەی کە ئێمە ڕۆژانە دکومنتەکانی نە وڵاتی خۆمان وەرەژێرن بۆ زمانەکانی دیکە یعنی پێگەیەک خۆی لە پێگەیەکدا ئەبینیتەوە لە وەرجێڕانی کە زەڕورە هەمان بیدا وڵاتی خۆمان زۆر سپاس دەستخۆش مامۆستا نەوزاد سپاس دکتۆر گۆران فەرموو وڵا هاوڕایمە ینی هەمومان هاوڕاینە دیار لەسەرەوەی کە موسسەیەک کە بێت دامەزراوەیە کە بێت وەرجێڕە باشەکان لە خۆی بگرێت و پرۆژە هەبێت پرۆژەی جدی ینی ئەو کەسی خەمخۆری لێ بڕاستی ینی کەسی خەمخۆر نەبی و قەدری مەوضوعەکەی نەزانی لە پرۆژەکە نەزانێت سەر ناگرێت ئەو هاوڕایمە ئەوی دیکە و وەرجێڕانی یاسایی ئێستا مەکاتب گەلێک زۆرن زۆر باشی لە پرسیارەکەی نەگەیشتم ئەوەی ئەمن لە لای من کە دیتیتم لە برادران و لە ئەو کەستانی کە لەو بوارانە ئیش دەکەن زیاتر لایەنە بازرگانیەکەیە بڕاستی یان ئێستا خەڵک هەیە تەرجەمەی بۆ نمونە دۆکومنت دەکات بۆ نمونە لە کوردی بۆ زمانی نەرویجی یان سویدی یانیش یان چی یان فەڕەنسی ئەڵمانی لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئەوە متەرجمانیان نییە ڕەنگە سوود لە گوگل وەربگرن ئەم بەخۆم لە شوێنێک کار دەکەم هاتیتە پێشمان یانی تەرجمەیان کردو بۆ چی کە چیچەکان بەڕاستی بە تەرجمەکە پێ دەکەن دڵنیا گوگل کردیتی ئەگەر ئەوە تێگەیشتم لە پرسیارەکەی بەڕای من زیاتر بازرگانیە و ئەوەی ئەوانەی کە یاسایی تەرجمە دەکەن ئەگەر تێگەیشتم لە مامۆستای بەباشی دەست خۆش بی هەر کات مزەفەر مستەفا ئیسماعیل لە چات نووسیتی دەڵێت تا ڕادێک دکتۆر لەگەڵ وەرجێڕانی ئەلکترۆنیە کە گوگل زیادی کردووە ئایا پێ دوایە کارەکانی ئاسان کردووە یان کۆسپی دیکەی بۆ زیاد کردوین وڵای ئەوانەی کە یعنی بە تەواوی پشت بە گوگل دەبەستن ئەگەر احتیمالی تەواویانە سەر ئەوەی بەڕاستی هەموو مشکلی گەلێک زۆرە یعنی ئەگەر سەرێشەی زیاتر لەوەی کە شتێک لە کۆڵ بکاتەوە بەڵام لە هەمان کاتیشدا خراپ نییە دەستپێکەکی باشە دەکرێت ئیشی لەسەر بکرێ باشتر بکرێ دەکرێت لە داهاتوو ببێتە هاوکارێکی باش بۆ وەرجێڕەکان بەڵام حاڵی حاضر یعنی بە تایبەتی لە وەرجێڕانی پێچەوانە لە کوردی بۆ ئینگلیزی زۆر دقیق نییە بەڕاستی ئەگەر تەنیا پشت بۆ ببەستی تووشی هەڵی زۆر گەورە دەبێت پرۆژەکە سەقەت دەبێت دەستخۆش دکتۆر گۆران وڵی دوو بەڕێزمان لەگەڵ ئەمن حەزم لێ بەشداری بکەن نازانم خۆیان حەز دەکەن یان نا بەڕێز دکتۆر محەممەدی مەحوی
لەگەڵ دکتۆر سابر لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە قەرەداغ. ئەگەر گەورەمان دەکەن قسەیەک دەکەن مایکەکەتان بۆ دەکەینەوە لەسەر زمان یان لەسەر وەرگێڕان قسەیەک بکەن پێمان خۆشە. لای من تازە هەبوون زانم دکتۆر سابر ڕەسوول. ئەڵێ سڵاو دکتۆر گیان دەستت خۆش بێ. سپاس بۆ دکتۆر گۆران سابر پسپۆری لە وەرگێڕان هەیە لە بریتانیا تاوی کردو. بەڕێزی سپاس دەکەم دەستخۆشی لە دکتۆر گۆران دەکەم زۆر بە ورد و درشتی شتەکەی زۆر باشی و بە وردەکاریەوە باس کرد. بەڕاستی بەڵام بابەتەکە زۆر زۆر شت هەڵدەگرێ. من وەک خۆم کە دکتۆرام هەیە لە وەرگێڕاندا زیاتر سەرقاڵی ئیشی مامۆستایەتیەکەم وەکو کتێبم تەرجەمە نەکردووە لەبەر دوو هۆکار. یەکەمیان کاتی زۆر زۆری دەوێ. من بەڕاستی معجیبم بەو کەسانی کە کتێب تەرجەمە دەکەن. بەڕاستی دەستخۆشی لە دکتۆر گۆران دەکەم کە 20 کتێبی تەرجەمە کردووە. ئەمە وردەکاری و سەلیقە و کاتی زۆر زۆری پێویستە. هەروەها کێشەیەکی تریش کە هەر دکتۆر باسی کرد بەڕاستی کێشەی پاداشتەکەیەکی زۆر کەمە. من بەڕاستی کە ئیشی مامۆستایەتی دەکەم بەردەوامیشم لە تەرجەمە لەو پارتایمەی کە دکتۆر باسی کرد. بەڵام من کاتێک لە بەریتانیا بووم لە چەند دەستگاریشم دەکرد هەر بەردەوام لەگەڵیان شتەکانم خەڵک نایبینێ نازانم من تەرجەمەی دەکەم بۆ پەنابەر و لە کەیسی ماحکەمە و ئەو شوێنانە کار دەکەم. دەبینم بۆ ئەو ئیشە دەکەم لەبەرەوەی پاداشتەکەی باشترە. ئەگەر مقارنەی بکەیت بە ئیشێک لە کوردستان کتێبێک 2 مانگ خەریکی بیت بەڵام پارێکی زۆر زۆر کەم. کاندێک جارژەوە گرفتی نەدانی پارەکە و ئەو شتانە دروست دەبێت. بۆیە پێم وایە تەرجەمە زۆر زۆر لەوە زیاترە کە دەبینرێ. بەشێکی ئەوەیە کە نابینرێت تەرجەمەی یاساییە یاخودەوەی کە من دەیکەم. یەک بەڕاستی زۆر هەڵدەگرێ بەڵام شتێکی تر دروست بووە کە خەڵکێک تەرجەمە دەکات ئەسڵەن زمانەکە نازانێت. یعنی بە منیان وتووە تۆ کتێبێک تەرجەمەکەی دەچێتە بازاڕ و کەسێک دەچێت ئەم کوردیە پێی داچێتەوە هەر کوردیەکە بە شێوازێک تر داڕێژێتەوە 3000 نوسخە لەو کتێبە بڵاوەکاتەوە. یعنی ئەمە کارە ساتە. من متەرجیمە ناسم مامۆستای زانکۆ لە سلێمانی لە فەیسبووکەی هاواری لێ هەستاوە دەڵێ من شەو نخوونیم کردووە دانیشتوم تەرجەمەم کردووە کتێبێکی تر هەیە پارەگرافەکانی لە من دزیوە و ئەویش تەرجەمە بە حساب کردوێتی دەڵێ شتەکانی منی دزیوە. بۆیە بەڕاستی پێویستیمان بە وێبیناری زیاتر سیمیناری زیاتر هەیە. بەڕاستی پێویستمان بەوە هەیە ئەمە بخرێتە سەر سکەیەک تەرجەمە لە کوردستان. ئەو پەرش و بڵاوی کە ئێستا هەیە بێسەروبەری ئێستا هەیە پێویستی بە ڕێخستنەوەیەک هەیە. ئێستا کاتێکی زۆر باشە قسەی لەسەر دەکرێت درەنگیشە بەڵام هەر باشترە لەوەی کە قسەی لەسەر نەکرێت. من سوپاسی هەموو تێبینی و سەرنجی هەمووان دەکەم و هیوادارم شتێکم ئیتر وتبێت. دەست خۆش کاک دکتۆر سابر زۆر سپاس متمانەی بەڕێستان. سپاس کاک دکتۆر گۆران دەتەوێت قسەی بکەیت لەسەر ئەو قسانە؟ بەڵێ سپاس دەکەم دکتۆر بەڕاستی هاوڕایمە. من هەموو جار دەڵێم وەرگێڕان ئەوەی کە ئێستا لە ئارادا هەیە خەمێکی گەلە گەورەیە بەڕاستی ینی پێویستی بە ئەوە هەیە کاتێتی بەڵێ هاوڕایمە پێویستی بە ڕێخستن و پێداچنەوە و کۆمەڵێک ڕێستا و یاسا هەیە و ئەو فەزاحەتشی باسی کرد کە کتێبەشی دیکە لەسەر کتێبەشی وەرگێڕاو دەکەن ئەوەش ئێستا زۆر بووە. یعنی هەموو جار دەڵێم سنعاتەکە ڕەزیل بۆ دکتۆر. یعنی ئێستا جەماعەتی بەڕێزی دەستگای جەمال عیرفان ئەو بۆ دومین دارە پێم دەڵێن کە بەشداریان لەگەڵ بکەم بۆ وەرگێڕان. یعنی بەڕاستی پاداشتەکەیان ئەوەندە کەمە تۆ ناتوانی لە کاتی خۆت بگریەوە. کاتی خۆت نییە بەڕاستی کاتی خۆت و ماڵ و منداڵ بگریەوە بە پاداشتێکی زۆر کەم ئیشەکە بکەیت. بۆ نمونە بۆ هەر ئەیفۆڕێک بە فۆنتی 13 یان 13.5 و 5,000 دادنێ. یعنی دوونێ قسەم لەگەڵ دکتۆر هەرێم کردوتم دکتۆر ینی ڕێز و احترامی زۆرم بۆ
وەرگێڕانی کوردانی بۆ نمونە ئێران و تورکیا و سووریا ئەوانە، بەڵام بۆ ئەوان 5,000 ڕەنگە زۆر بێت، بەڵام بۆ لۆکاڵێکی بۆ یەکەکی خۆمان لێرە 5,000 ناکاتە هیچ. یعنی تۆ کتێبێکی گەورە وەردەگیری ڕەنگە بکاتە 600-700,000 کە بەڕاستی ینی ناگاتە ئەوەی کە دەتوانم من لە باتی ئەو پرۆژێکی خۆم بکەم، مەسەن نووسینی خۆم هەیە، شتی خۆم هەیە، بۆیە زۆر جاری وا هەیە ئەوانش ئەوەندە دەسەڵاتیان هەیە. یعنی لە ڕووی پاداشتەوە سنعاتەکە ڕەزیل بووە، لە ڕووی کوالیتیەوە سنعاتەکە ڕەزیل بووە، یعنی لە هەر ڕووێکەوە بیگری پرۆسەی وەرگێڕان یعنی ناو زەلکاوێکی زۆر خەزدایە، بەڕاستی پێویستی بە ئیش و چارەسەرە. خۆش دکتۆر، یەک دوو بەڕێز کۆمنتان نووسیە لە چاتەکەی کاک عابد ئەسعاد دەڵێ کۆپیڕایت چۆن دابمەزرێت وەکو دامەزراوەی نێودەوڵەتی بۆی مافی نووسەرەکان و وەرگێڕەکانش بپارێزرێ، هەروە دەپرسین چۆن دەکرێت ئەو دامەزراوەیە بێتە بوونیانی؟ خۆی ئێستا یاسای کۆپیڕایت هەیە ئێستا لە کوردستان، بەڵام زۆرجار گرفتەکە ئەوەیە یاسایەکە جێبەجێ ناکرێت. من هەر بۆ هەموو بوارەکانی دیکەش یاسای زۆر باشمان هەیە لە کوردستان لەسەر کاغەز، بەڵام بۆ جێبەجێکردن ڕەنگە ینی بەپێی پێویست نەبی بەڕاستی. یاسای کۆپیڕایتیش هەیە، بەڵام ئێستاش تەمەشا دەکەی زۆر جارش ئێستا من کتێبی خۆم دیتێ لەبەر گیراوەتەوە، ینی چەند کەسێک کردویانە، هەندێک جاران دەچێتە بابەتی سۆز و ئەوەژ ینی زگت پیان دەستێت بچی شکایەتیان لێ بکەی ئەو سەر ئێشێ و بینەوە بەردەکە کە وازیان لێ ببینە، یان لە سیدیەکان ئێستاوانەیە کە هونەرمەندانی سیدیان دەردەچێت ئەوە هەر کۆپی زۆر دەکرێت، یعنی بەڕاستی یاسایەکە هەیە بەڵام جێبەجێ ناکرێت. خۆ جیاوازێکە چیە لە بینی ئێمە بۆ نمونە وڵاتێکی پێشکەوتووی ڕۆژئاوا؟ ئێمە یاسامان هەیە ئەوانی شەیتیان، یاسایەکە هەردووشی بۆ پاراستنی مافی داهێنەرەکەیە یان مافی ئەو کەسەیە، بەڵام ئەوان جێبەجێ دەکەن ئێمە جێبەجێ ناکەن، ئەوەیە ینی پێویستە جێبەجێ بکرێت. دەست خۆشبی کاک نەوزاد پرسیارێکیکەی کردیە ڕەنگە بتە ئاخر پرسیار، ئایا وەرگێڕی باش دروست دەبن یان لە دایک دەبن؟ ئەگەر دروست دەبن بۆچی هەوڵ نادرێت دروستیان بکەینیان؟ وڵایە من ئەو پرسیارێکی زۆر جوانە، ینی کەس لە دایک نەبووە یەکسەر وەرگێڕێک زۆر بە سەلیقە و کارامە و ئەوانەبی. دکتۆر ئەتوو ئەمت پێگەیاندیە با من ئەو قسەیش بکەم جەماعەت، ئەمن دکتۆر هیمداد ئەمنی هاندا پێی ناساندم وە فێری کردم وەرگێڕان چیە، ئێستاش لە بیرمە کە گوتی ئەو کورتە چیرۆکە وەربژێڕا، ئێستاش کورتە چیرۆکەکەم مایە کە بڵاویش نەبوو بەس دەستپێکێک بوو، یعنی بەڕاستی لە دروستبووندا ینی بە ئەزمونکردنە. ئێستا من ئەو شتێ ئێستا تەرجەمەی دەکەم دەبێ فەرقی هەبێت لەگەڵ ئەو شتێک کە 20 ساڵ پێشستا تەرجەمەم کردو. ئەو لە حاڵاتی نووسین ژوە زۆر جار وایە دەڵێ نووسین بەهرە بەڵێ لەگەڵتم سەرچاوم، بەڵام بە پراکتیز دەکرێت پرۆسی نووسینیش باشتر بکرێت، پرۆسی وەرگێڕانیش باشتر بکرێت. یعنی زۆر جاری وا هەیە دەڵێ ئەگەر ئیش لەسەر ئیشەکەت بکەی ئەوە ینی ئیشەکەت بە باشی دەکەی و تەواو ڕەنگە هەتا حدێک، بەڵام ئەگەر ئیش لەسەر خۆت بکەی ئەوە ئیشەکەت و خۆشت و ژیانیش دەبوژێتەوە. بۆیە من پێم وایە ئەگەر ئەتوو ئێستاش لە بیرمە جارێک بە دکتۆر هیمدادم گوتم دەمەوێت ببمە وەرگێڕێکی زۆر باش هەموو کەس بمناسی، ئێستاش لە بیرمە ئەو قسەیم کردیە، یعنی لەسەر خۆتە دەی بەردەوام هەوڵ بدە. یعنی بەڕاستی ئەم لەدایک نەبوومە، یان مەسەن وا نەبووە مەسەن بوویمە 25 ساڵ کولێم تەواو کردەوە یەکسەر ئەم ئینگلیزیەکەم زۆر باشە و تەرجەمە بکەم، نەخێر بە ممارەسە بە خوێندنەوە بە هەوڵدانی تاکە کەسی خۆت و وە فێربوون لەوانەیە کەش شارەزان لە بوارەکە. دەست خۆش دکتۆر گۆران. زانە عەزیز دەڵێ پرسیارەکەمەوەی چۆن خۆم دروست بکەم وەکو وەرگێڕی پێچەوانە، ئایا تایبەتمەندی سەرکەوتوەکانی چین تاکو لە خۆمدا پەرەی پێ بدەم بۆی ببمە وەرگێڕێکی پرۆفێشناڵ، دەتوانێت ئەگەر بە کورتیش وەڵام بدەیەوە؟ سپاس دەکەم. زۆر بە کورتی لە زمانی دایک زۆر شارەزا بە ئەوە گرنگە بڕاستی زمانی دایک ینی واتە کوردی لێرە کوردەکەت زۆر باش بێت. چۆن کوردەکەت باش دەبێت؟ ئەو پرسیارەکە ئەوەیە
بەڕاستی دەبێت دوورکەویەوە لە خوێندنەوەی زۆر شت لە کوردی دەبێت دەستنیشان بکەیت چ دەخوێنیەوە یعنی نامێ ناو ببام چکە زۆر کەس دێم تووڕە دەبێت ئێستا کۆمەڵێک نووسری زۆر بەناوبانگکەن لە کوردستان ئەگەر ئەوانە بخوێنیەوە کوردەکەت باش نابێت بەڵام هەندێک نووسری دیکە هەیە دەبێت دەتوانین دواتر بە تەنیا قسە بکەین دەتوانم هەندێک ناوت بدەمێ کە کوردەکەت چۆن باش دەبێت ئەوی دیکە لە هەمان کاتدا تۆ دەبێت ئیژە ئینگلیزەکەش بکەیت ئەگەر دەتەوێت کوردی لۆ ئینگلیزی تەرجەمە بکەیت خوێندنەوە یانی چەند بخوێنیەوە کەمە وە تەماشایکردنی ئیشەکانی پێشووتر مەسەلەن کتێبێک لە کوردی کراوەتە ئینگلیزی بێت تەماشا بکەیت دیراسی بکەیت و دوای ئەوە وردە خۆت لە شتی سەرەتایی بدە مەسەلەن کورتە چیرۆکێکی ئێستامە دایان چیرۆک نووسی گەنجمان هەیە خواخوایانە یەکە دەرگان لە دەرگایان بدە بڵێ کاکا من ئەو کورتە چیرۆکت دەکەمە ئینگلیزی بڕۆ بەخۆ بەخش لۆ بکە بڵێ کاکا من ئەو کورتە چیرۆکت لۆ دەکەمە ئینگلیزی من وام کردووە یعنی هەندێک جاران ئێستا ئەو کابرای بوویتە گۆرانی بێژ ئەو برادرە ناوکەم دەبیت بەڵام کاتی خۆی ئەوەی دەکرد کورتە فیلمی دەکرد ئەو کاتێکە لە ئەمریکا بوون کورتە فیلمەکانی زۆر جوان بوو سەبتایتڵی کوردی بوو بۆ خۆم وەکو خۆ بەخش بینیمەوە و نەمدەناستی بەڵام بینیمەوە لە ڕێگەی ئۆنلاین پەیوەندی پێ کرد گوتم من دەتوانم کورتە فیلمەکان لۆ بکەمە ئینگلیزی لە کوردی بۆ ئینگلیزی دەتوانی ئەو هاوردە دروست دەبی ئینشاڵڵا دەست خۆش بێ وەڵا ناو زۆرن لە بۆوانی کە کوردی زانی زۆر باشن کاک شاهۆش شتێکی نووسیە کە ناوی مامۆستا خاڵی خۆش بوو مامۆستا عەزیزگەردی هێنایە بەڕاستی ئەگەر دەتەوێت کوردیەکەت باشبی یەکێک لە هەنگاوەکان بە خوێندنەوەی بەرهەمەکانی مامۆستا عەزیزگەردی خاڵی خۆش ببێ ئەو یەک لە خاڵەکانە کە هەموو کەس هاوڕایە لەسەرەوە بۆ خۆم زۆر هەم چێژ هەم سوودی لە فەرهەنگی زمانی ئەو کەڵە نووسەرە خاڵی خۆش بووە وەرگیراوە کاتەکەمان ئەوە خەریکە تەواو بوو 27 دقیقەیە تقریبا ساعتێک و نیوە لەسەر خەتین زۆر سپاس بابەتەکە زۆر هەڵدەگرێ بەڕاستی بە وێبینارێک و بە دوانش ڕەنگە تەواو نەبێتن بەڵام بە پێی ئەو کاتێک کە هەبوو بابەتی زۆر باش وروژێندرا بابەتی پەنجە لەسەر برینەکان دانرا و زۆر خاڵی گرنگی شاتە پێشێ پێم وایە هەنگاوی گرنگ و عملی ئەوەیە هەمومان هەرێکە لە لای خۆمانەوە هەوڵ بدەین تەکان بدەینە بەر خۆمانیان ئەوە کەسانە هاان بدەین کە لەو بوارە کار دەکەن دوو بەپێی پەیوەندیەکانی خۆمان هەوڵ بدەین دامەزراوەیەک هەبێ کە لەسەر ئاستی دامەزراوەی حکومی سەرپەرشتی ئەو کارە بکە یان وەکو پێشنیارش دەکرێت لێرە دەست بکرێ بە دروستکردنی کۆمەڵە سندیکا یەکێتی ناوی وەرجێڕانی کوردستان دابمەزرێکە بەڕای من ئەوە دەستپێکێکی زۆر باش دەبێت ئەگەر کەسێک یان چەند کەسێک دەیەکەوە بتوانین ئەو کارە بکەین کە سندیکای وەرجێڕان یان یەکێتی وەرجێڕانی کوردستان هەڵبژێرن چکە لە هەموو وڵاتان هەیە دەزانم ساڵانی زوو هەوڵ هەبوون بەڵام سەرکەوتوو نەبوون دەکرێت ئێستا بە هیمەتی ئەو گەنجە خۆبەخشانەی کە ئێستا ئەو خەبخۆرانی ئێستا هەن بە سوود وەرگرتن لە ئەزمموی کەسانی شارەزاش ئەو کۆمەڵی وەرجێڕانی کورد یان کوردستان یان یەکێتی بێ سندیکا بێ ڕێکخراوێک بێ هەر شتێک بێ دابمەزرێ بۆی بەلایانی کەم چەند وەرجێڕێک لە دەوری خۆی کۆ بکاتەوە و هەوڵ بدا کارێک بکەم ئەمە لای خۆمانەوە ئامادەین بۆ هەر پاڵپشتی و هەر شتێک کەسێک کە بێوێ لەگەڵمان بێتن دکتۆر گۆران لە کۆتاییدا ئەگەر قسەی کۆتاییت هەیە پێشەوەی کۆتایی پێبێنین و بزانم کاتەکەمان تەواو من زۆر سپاسان دەکەم دکتۆر ئەو ڕێی ئەخی جەنابەت زۆر لە جێ بەڕاستی ئەوە چەند کەسێکی خەمخۆری دەوێت پێکەوە خڕبنەوە بۆ دامەزراندنی دەستەیەکی وەوە زۆر سپاسی هەموو ئەوان دەکەم کە تا ئێستا لەگەڵمان بوون دەستان خۆش بی زۆر سپاس و داوای لێ بروش دەکەم ئەگە سەرنیشان بن دووبارە دەستخۆشی بۆ هەم دکتۆر گۆران و هەم بەشداربوانی بەڕێز کە ماوەی 90 خولەکە لەگەڵ یەکتر باسی ئەو بابەتە گرنگە دەکەین سپاس بۆ مامۆستا شەماڵ و هاوکارانی تر کە لە پشتەوەی لاپتۆپ و لە ئامادەکاریەکان لەگەڵمانن بەشداربووان 42 کەس بەشدار بوون لەگەڵمان بە شێوەی
ڕاستەوخۆ لەو زوومە هەندێکیش لە فەیسبوک بەڵام لینکی تۆمار کراوی ئەو وێبینارە بە کاملی لە سەرەتاوە تاکو کۆتایی لە زووترین کات بەردەست دەبێ هەم لە چەناڵی یوتیوب بڵاوی دەکەینەوە هەمیش بۆ ئێوەی بەڕێز دەنێرن تا لای خۆتان شێری بکەن بۆ ئەوانەی کە دەرفەتیان نەبووە بەشدار بن لەگەڵمان بە شێوەی ڕاستەوخۆ دەتوێت دواترێ سوودی لێ ببینن ئەوەش هەم دەبێتە بەڵگەنامەیەکیش کە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان ئەو بابەتەمان باس کردووە هەندێک بیرۆکە لێرە خراوەتە ڕووکە دەکرێت خەڵکانی تر سوودی لێ ببینن. دووبارە زۆر سپاس لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو چەند بابەتێکی تری گرنگمان ئامادە کردووە کە هەوڵ دەدەین پێشکەشی ئەوەی بەڕێزی بکەن. دووبارە زۆر سپاس و شەوتان شاد. شەوتان شاد خواتان لەگەڵ.